خی گەورە و میهرەبان ئایزانم کاتتان باش ئاسوودە و کامران و بەختەوەی من خۆمان خۆشحاڵەزانانی ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم هۆنیا بە هاوکاری هاوکارانمان لە پەیام لە بەڵگەیەکی نوێی پرۆگرامی پەیامی ڕۆژ بە کۆمەڵێک بۆ بابەتی جیاوازەوە لە خزمەتان ناوین مێ دەکەین تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێنەوە. سڵاوی خۆتان لەبێ عزیزان، خۆشحاڵین ئەمڕۆژ لەگەڵتانین با کۆمەڵێ بڕگە و بابەتینەوە هیوادارین بینەری سەرجەم بڕگە بابەتەکان بن بە دڵێکی خۆش و ئاسوودەوە سەرجەمیان ببینن و ئەمڕۆژ کۆمەڵێک بابەت و تەوەرەمان بۆ ئامادە کردوون کە لە بابەتەکانی ئەمڕۆ لە تەوەری یەکەمدا باس لە برودان دەکەین بە توانەکانی مرۆڤ. بێگومان مرۆڤ خاوەنی کۆمەڵێک توانای شاراوەیە بۆ ئەوەی کە بتوانرێت سوود لەم توانانە وەربگرێت، ئەوە پێویست دەکات کە پەرەی پێ بدات و بەکاری بهێنێت. ئەمڕۆ لەگەڵ ڕاهێنەرێکی گەشەپێدانی مرۆیی باز لە برودان دەکەین بە تواناکانمان ئاخۆ چۆن بتوانین کاری لەسەر بکەین بۆ ئەوەی داهێنان بکەین بۆ ئەوەی بتواناتر بین و بتوانین کارێکی باش بەو توانایانەمان بکەین و بەگەڕی بخین لە ژیانی ڕۆژانەمانە. و هەر وابەستە بە تەوەرەکانی ئەمڕۆمان لە تەوەری دووەمدا باس لە هونەری بەرگدووری دەکەین کە ئەزمموی خانمێکی گەنجە ئەمڕۆ لەگەڵماندا دەبێت لە پەیامی ڕۆژ و باسی ئەزمموی خۆیمان بۆ دەکات. خۆشبەختانە کە ئێستا خانمان دەتوانن لەسەر پێیەکانی خۆیان بۆسن و زۆر بەشیان خاوەنی کاری خۆیانن، بۆیە لە تەوەری دووەممان تایبەت کردووە بەوە و لەگەڵ ئەو خاتوونە گفتوگۆ دەکەین سەبارەت بە کارکردن و هونەری بەرگدووری. وڵایزان لە بەشی سێمی پرۆگرامەکەشماندا بابەتێکی وەرزشیە، باسکردنە لە وەرزش بە دیاریکراویش وەرزشی دووگۆڵی تۆپی پێ و کۆتایی هاتنە بە خولێکی وەرزشی تۆپی پێ لەو بارەیەوە گفتوگۆ دەربارەی چۆنێتی ئەنجامدانی خولەکە و گرنگی وەرزشکردن بە دیاریکراویش تاموچێژی تۆپی پێ دەکەین. ئێستاش دەچینە لای پێشبینیەکانی کەشوها و دواتر دەگەڕێنەوە. بەڵایزان لە بەشی یەکەمی پرۆگرامەکەماندا باس لە گرنگیدان و دۆزینەوە و پشتیوانیکردن و بەهێزکردنی تواناکانی مرۆڤەکەین. بێگومان مرۆڤەکان بە شێوازێکی جیاواز هەر کامێک توانایەک وەزەیەکی جیاوازیان هەیە. چەندێک گرنگە ئێمە بتوانین گرنگی بە تواناکانی مرۆڤ بدەین یان بیان دۆزینەوە. بۆ قسەوباز لە سەرم بابەتە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئەمیر عەبدولقادر ڕاهێنەری گەشەپێدانی مرۆییمان کرد لە ستۆدیۆکانمان لە ڕانێ لەگەڵمانە. مامۆستا سڵاوت لێبێ و گرلەوە دەست پێ بکەم. دەڵێن تواناکانی مرۆڤ، گرنگیدان بە تواناکانی مرۆڤ، مەبەست لە گرنگیدان و تواناکانی مرۆڤ چییە؟
بەناوی خوای گەورە و میهرەبان سەرەتا سڵاوی خوا لە ئێوە و لە سەرجەم بیسەرانتان بێ. بێگومان تواناکانی مرۆڤ من لە سەرەتا لەوە دەست پێ دەکەم لە خودناسیەوە دەست پێ دەکەم کە یەکێک لە هەرە شاکارە جوانەکانی بەخشەکانی خوا کە مرۆڤی داوە شارەزابوونە لە خودی خۆی. بێگومان ئەگەر هەر تاچێک هەر کەسێک خۆی ناسی خودی خۆی ناسی ئەوە شارەزا بە تواناکانی خۆی دەبێت و تواناکانی خۆشی دەدۆزێتەوە و دەزانێت بۆچە کارێک بۆچە ئیشێک دەبێت. من سەرەتا بە یەک چیرۆکی کورد دەست پێ دەکەم بۆ ئەوەی لای ئێوە بیسەرانیش ڕوون بێ کە خودناسی چییە. جارێکیان کوڕێک لە باوکی دەپرسێت دەڵێ باوکە نرخی من چییە لە ژیاندا؟ باوکی وەڵامی دەداتەوە دەڵێ کوڕم نرخی تۆ ئەوەیە ئەو بەردە بڕۆ لە مارکێتێک ڕاوەستە ئەو بەردە بفرۆشە، بەڵام بە مەرجێک هیچ قسەیەک نەکەی، هەر کەسێک لێی پرسی تەنها بە ئاماژە 250 بەرزکە و قسەی تر مەکە. کوڕەکە دەچێت لە مارکێتێک ڕادەوەستێ ماوەیەک لەوێ دەبێت کەس هیچ پرسیاری لێ ناکات. دواتر پیرەژنێک بەوێ دادێ و لێی دەپرسێ ئەو بەردە نرخی چەندە. کوڕەکەش بە ئاماژە 250 بەرز دەکاتەوە و ئافرەتەکە دەڵێ $2 کوڕەکە بەردەکەی پێ دەفرۆشێت و دەگەڕێتەوە بۆ لای باوکی. کاتێک دەگەڕێتەوە لای باوکی پێی دەڵێ باوکە پیرەژنێک لێی کڕیم و $2 پێدام. دەڵێ کوڕم ئەم جارە بڕۆ بە هەمان شێوە بڕۆ لە مۆزەخانەیەک ئەو بەردە بفرۆشە. کوڕەکە دەچێت لە مۆزەخانە بە هەمان شێوە دەچێتە مۆزەخانەکە بەردەکە بەدەستیەوە دەگرێ، کەسێک بەوێ دادێ دەڵێ ئەم بەردە بای چەندە؟ کوڕەکە بە هەمان شێوە 250 بە ئاماژە بەرز دەکاتەوە و دەڵێ پەنجەکان بەرز دەکاتەوە. کەسەکە دەڵێ $200 کوڕەکە بەردەکەی پێ دەفرۆشێت و دەگەڕێتەوە لای باوکی. تەمان زۆر دڵخۆش دەبێت کە ئەو بەردە لە $2 چۆتە $200. باوکی دەڵێ کوڕم ئەم جارە بچوو بە دوای ئەو کەسانەدا بگەڕێت کە بە دوای شوێنەواردا دەگەڕێن کە کاریان ئەوەیە بە دوای شوێنەواردا دەگەڕێن. کوڕەکەش دەچێت لەو شوێنەی کە شوێنەوار ناسەکان بە دوای بەردی بە نرخ و بە بەهادا دەگەڕێن دەچێت لەوێ بەردەکە بەدەستیەوە دەگرێت. کاتێک یەکێک لە شوێنەوار ناسەکان بەردەکە دەبینێ بەڕاکردن بۆ لای کوڕە گەنجەکە دێ و دەڵێ ئای خوایە ئەو بەردە من چەند ساڵە بە دوایدا دەگەڕێم، ئەم بەردە بەهاکە و نرخەکەی چەندە؟ کوڕەکە بە هەمان شێوە بە ئاماژە 250 بەرز دەکاتەوە. کەسەکە شوێنەوار ناسەکە دەڵێ $200,000 بەڵێ من $200,000 پێ دەدەم و بەردەکە لە کوڕەکە دەکرێت و کوڕەکە تووشی شۆک دەبێ بەڕاکردن دێتەوە لای باوکی و دەڵێ باوکە بە $200,000 فرۆشت. باوکی بە کوڕەکە دەڵێ کوڕم ئێستا تێگەیشتی بەهای تۆ و نرخی تۆ لە بازاردا چەندە لە ژیاندا چەندە؟ نرخی تۆ ئەوەیە کە لە بازاردا بزانی تۆ بە کەڵک چ کارێک دەی چێ ئیشت لەکوێ هەیە. کەواتە تواناکانی مرۆڤ ئەوەیە و هەروەها خودناسی ئەوەیە تۆ خۆت لە ژیاندا بزانی بە کەڵک چ ئیشێک دەی. یەکێک لەبەرەوە یەکێک لە زاناکان دەڵێت گۆڕستانەکان دەوڵەمەندترین شوێنی جیهانن، بە بەهاترین شوێنی جیهانن. بێگومان ئەمەش لەبەر ئەوە بە هەزارەها خەڵک بە میلیۆنەها خەڵک کە چوین لە ناو گۆڕەکانیان ڕاکشاون و ئێستا بێتوانان بەهاکان و تواناکانیان لەگەڵ خۆیان بردۆتە ژێر گڵ و نەیان زانیوە بەهای ئەوان چەندە. کەواتە تواناکانی مرۆڤ خودناسیە. تۆ کە خودی خۆت ناسی زانیت بە کەڵک چ کارێک دەی بە دوای ئەم کاردا دەگەڕێ و دەتوانی خزمەتێک بە کۆمەلگاکەت بکەی و دەتوانی خزمەتێک پێشتر بە خۆت و دەور و بەرەکەت و دواتریش بە کۆمەلگاکەت بکەی و ببیە کەسێکی سوودبەخش و سوودمەند لە جیهان. مامۆستا مرۆڤی بێتوانامان هەیە یاخود ئەوە تا هەموو مرۆڤێک خاوەنی توانایە بەڵام پێویست ئەکا کە پەرە بە تواناکەی بدات. بێگومان ئەم پرسیارانە زۆر جار دووبارە دەبێتەوە بەرامبەر هەمووشمان دەکرێت فڵان کەس بەتوانایە فڵان کەس بێتوانایە. بەڵام من دەڵێم و زانایانی دەروون ناس و کۆمەڵ ناس و ئەوانەی بەدوای تواناکانی مرۆڤیشدا دەگەڕێن کۆکن لەوەی مرۆڤی بێتوانە و بەتوانانیە، بەڵام مرۆڤی شارەزامان هەیە بە تواناکانی خۆی و مرۆڤی نەشارەزامان هەیە بە تواناکانی خۆی. ئەو کەسانەی کە دەڵێن لە ناو کۆمەلگادا بە بێتوانە ناوزەت دەکرێن خەڵکی بێتوانانین، یان ئەو هەلەی بۆ خۆی و کۆمەلگاکە و ژینگەکەی بۆی
دەستەبەر نەکردووە بۆ خۆشی هەوڵی نەداوە یاخود ئەوەتەیە نازانێت بۆ خۆی بە کەڵکی چی شێک دێت ئەوە ئەدیسۆن و سەدان جار گوێمان لێ بووە کە 999 جار تواناکانی خۆی تاقیکردەوە بۆ دروستکردنی گڵۆب بەڵام نەیتوانیوە سەرکەوتوو نەبووە دوایە لە هەزارەمین جار سەرکەوتوو بۆ گڵۆپی دروست کردووە ئەویش نەیگوتوە شکستم هێناوە بەڵکو گوتوویەتی 999 جار 999 ڕێگام تاقیکردەوە کە گڵۆب بەو شێوازە دروست ناکرێت کەواتە ئەمەشیان هەر سەرکەوتنە خەڵکی دوای خۆیان بەو ڕێگانەوە خەریک ناکەن من لێرە دەڵێم شکست لە ژیاندانیە ئەگەر بێت و سوود لە شکست وەربگری لە سەرنەکەوتن سوودت وەرگرت کەواتە تۆ سەرکەوتووی لەبەر ئەوە جارێکی تر ئەم ڕێگایە دووبارە ناکەیتەوە تواناکانت بە هەدەر نادەیت کەواتە کەسی سەرکەوتوو کەسی سەرنەکەوتوو ئەوەیە جیاوازیان ئەوەیە کەسە سەرکەوتوەکان تواناکانی خۆیان شارەزان و بەکاری دێن و بە دوای تواناکان و وزەکانی خۆیاندا دەگەڕێن بەڵام ئەو کەسانەی ناو کۆمەلگا بە بێتوانە و شکست خوارد و ناوزەت دەکرێن بەڵکو تواناکان شارەزانینە بە توانای خۆیان و هەروەها هەوڵیشیان نەداوە تواناکانیان دووبارە بکەنەوە. ماوەستا ئامیر بابەتێک هەیە ڕەنگە ئەمە بۆ کۆمەلگا ئەوانەی جیهانی یەکەمن یاخود هەموو شتێک لە شوێنی خۆیایەتی بکرێ مرۆڤ بکەوێتە شوێن تواناکانی خۆی لەم کۆمەلگایی ئەمەژین بازاڕی کار بۆ هەنێک لە تواناکان نییە بە شێوازێکی تر بەشێک لە مرۆڤەکان خۆشیان دەناسن دەزانن تواناکان و بەهرەکانیان لە چیدایە بەس لەبەرەوەی بەو توانە و بەهرانی هەیەە لە نێو بازاڕی کاریان لە نێو ژیانی ئاسایش ناتوانن بەردەوام بن بۆیە ناچار واز لە تواناکان و هەروەها ئەرزوەکانی خۆیان دێنن کارێکی تر دەکەن ئەمە لێرەدا گرفتەکەی دروست کردووە بۆ توانای مرۆڤ و بۆ ئەوەی کە مرۆڤ دیسانەوە سەرکەوتوو نەبێت لەو ئیشانی تردەی کە یان ئەو شێواویە کە کۆمەلگا تی کەوتووە لە هەموو بارێکاوا دەکایدی مرۆڤیش زۆر مایل بە دۆزینەوەی توانەکانی خۆی نەبێ ئەوەندە مایل بە دۆزینەوەی ئیشێکە بیکە. بێگومان لەگەڵ قسەکەتم لە کۆمەلگایەکەوە بۆ کۆمەلگایەک ئەو کەسانەی ئەو کۆمەلگایانەی کە هەوڵ بۆ تواناکانی مرۆڤ دەدەن و سپۆریەکان دەدۆزنەوە جیاوازە لەو کۆمەلگایی کە کۆمەلگایەکی شێوا وەکو کۆمەلگاکەی خۆمان و هاوشێوەکانی ئەو کۆمەلگایی ئێمە بەڵام ئەوەی جێی دڵخۆشیە و خۆشحاڵیە ئێستا لە کۆمەلگای ئێمەشدا بە دوای پسپۆڕیدا دەگەڕێ یعنی بۆ نمونە من پێت دەڵێم جاران بەس ئەگەر دکتۆرێک دەیانگوت دکتۆرە پسپۆرە لە چاو بەڵام ئێستا بەس چاو بە تەنیا نییە بڵێم ئێستا چاو ئاوی ڕەشەیە ئاوی سپی هەیە دووربینی هەیە نزیک بینی هەیە یعنی لەوانەیە بەس پسپۆر بوون لە چاو 56 بەش بگرێتەوە لیان لە نەخۆشیە دەرونیەکان چ نەخۆشیێکی دەرونی پسپۆری تایبەتی خۆی هەیە واتە پسپۆریەکان ورد کراوەتەوە هەر یەکەی لە بەشێکی بچووکی کارەکەی یان نەخۆشیەکە وەکو دکتۆر یاخود ئەندازە هەندەسە لە بەشێکی بچووکی خۆی پسپۆری پەیدا دەکات کەواتە لەوە کە ئاوا وردت کردەوە پسپۆریەکی تایبەتی بوو کۆمەلگا پێویستی پێت دەبێت یاخود لە بازاری کاردا دەتوانی ئیشێک بۆ خۆت بدۆزیەوە بەڵام تەمەشا دەکەین بە شێوەی گشتی کە تۆ دەڵێ توانای مرۆیی بە هەزاران بەشی هەیە هەر بەشێک نییە بەڵام کە گوتت لە فڵان پسپۆڕیە کەواتە زیاتر تواناکە چڕ دەکەیەوە و کۆی دەکەیەوە وەکو تیشکێک دەیخەیە سەر ئەو بوارە ئەو کاتی لە بازاری کاردا پێویستیان بە تۆ دەبێت لە بازاردا دەتوانی تواناکانی خۆت عرض بکەیت لەبەرەوە من داوا دەکەم لەسەر جەمبیستەران و بینەران کە پسپۆریەکانیان ورد بکەنەوە واتە لە بەشێکی تایبەت بۆ ئەوەی تواناکانی خۆی هەوڵ و تەقەلاکانی خۆی کۆ بکاتەوە بۆ ئەوەی لە بەشێکی تایبەت ئێستا تەمەشا دەکەین قوتابیەکان و خوێندکارەکان کە زانستی وێژەیە پێشتر لە پۆلی دەوە ئێستا لە پۆلی دەوە جیا دەکرێتەوە پێشتر لە پۆلی 11 جیا دەکراوە تەمەشا دەکەی لە وڵاتان بەڵکو پسپۆریەکە زیاتر ورد دەکرێتەوە یاخود کە دەچێت کۆلێژێک لە ناو کۆلیژەکە ساڵی یەکەم بەگشتی دەیخوێنی و ساڵی دووەم و سێم پسپۆریەکە زیاتر ورد دەکرێتەوە لەبەرەوە چەندە پسپۆریەکە ورد بکرێتەوە لە بازاری کاردا تواناکانت زیاتر دەردەکەوێت و هەروەها زیاتریش کارت دەست دەکەوێت. زۆر باشە بۆ مسابا پلبندیەک بکەین بزانین چەند جۆر توانا هەیە ڕەنگە توانایەکمان هەبێ زەینی بێ ڕەنگە هەمان بێت کردداری بێ ڕەنگە هەمان بێ بە جەستە بۆ نمونە خەتی خۆش بێت کاتە ئەو توانایانە چین کە هەن و
زۆربەی کات لە چیدا خۆی دەبینێتەوە گەر پۆلێنێکی ئەمەمان بۆ بکەی زۆر باش دەبێت. بێگومان توانا زۆرە، یعنی تواناکان جگەلەوەی لاشەی و زهنی و ئەوەنە کە پێناسەی کار یعنی کۆمەڵێک کردداری زهنی و جەستەینە. ئێستا بڵێن ئێستا کە کەسێک دەساتێک پەیدا دەکات دەساتەکان یان بە فکر و بیر و هۆشە واتە شتێکی معنەویە یاخود بە لاشە و جەستە کرێکارێکە جوتیارێکە بە لاشە کار دەکا پارە پەیدا دەکە یان هەردووچیان تێکەڵاون واتە زهنی و جەستەینە. بەڵام لەنا ئەوانەشدا پسپۆریەکان وەکوتم زۆر ورد دەکرێتەوە، تواناکان زۆر ورد دەکرێتەوە، هەر یەکەی لە بوارەکەی خۆیدا دەتوانێت پێداگری لەو بەشەی خۆی بکات بۆ ئەوەی تواناکانی زیاتر چڕ بکاتەوە. لەبەرەوە شارەزابوون وەکو دەچمەوە سەر خاڵی یەکەم و نمونەی یەکەم کەم هێنامەوە شارەزابوونە بە خودت، یعنی لەوانەیە لە دوو منداڵی جمکیش تواناکان زۆر جیاوازن. ئەوەش دەکەوێتەوە سەر ناسینی جۆری کەسایەتی. ئەو کەسە کە لە کەسایەتیدا کە خودی خۆی دەناسێ کەسایەتیمان زۆر زانامان هەیە دەیکاتە 16 جۆر، زانامان هەیە ورتری دەکاتەوە دەیکاتە 32 جۆر. هەر جۆرێک لەو جۆرە کەسایەتیانش تایبەتمەندی خۆی هەیە. وانە بڵێن جۆرێک لە کەسایەتیەکان باشە و جۆرێکیان خراپە. نا هەمویان کەسی نۆرماڵن، بەڵام شارەزابوون بە تواناکانی خۆت وا لێ دەکا کە کار و پیشە هەڵبژێری، ئیشەکەی خۆت و پسپۆڕیەکەی خۆت هەڵبژێری. تۆ کە تەڵەن کە یەکەمیان خودناسی دووەمیان بەرامبەرناسی تۆ چۆن لەبەرەوەی کاینێکی ئێمە وەکو مرۆڤ کاینێکی کۆمەڵایەتین چۆنیەتی هەڵسوکەوتکردن لەگەڵ خەڵک چۆن هەڵسوکەوت لەگەڵ خەڵک دەکەیت، چۆن لەگەڵ ئەو ژینگەی کە تێیدا دەژەی چۆن هەڵسوکەوتی لەگەڵ دەکەی. کەواتە دەبێت شارەزابی بە خودناسی یەکەمیان خودی خۆت بە چ کار و چ ئیشێک و چ کەسایەتیەکەت هەیەوە هەروەها بەرامبەرەکەشت چۆن هەڵسوکەوتی لەگەڵ دەکەیان ئەو ژینگەی تێدا دەژێت چۆن هەڵسوکەوتی تێدا دەکەیت. کەواتە تواناکان هەمە چەشنن ئەگەر بێت و لەوانەیە چەندان بەرنامە بەس نەتوانین بیان ژمێرین، بەڵام بە شێوەیەکی گشتی بەو شێوەیەدا بەش دەبن. مامۆستا ئەمیر دوو بابەت هەیە توانای مرۆڤ لەگەڵ ئارەزوەکانی مرۆڤ، یان با بڵین چۆن بکرێت مرۆڤێک بتوانێت ئەو توانایانەی هەیەی لەگەڵ ئارەزوەکانی بیگونجێنێ یاخود ئەو ئارەزوانەی هەیەی لەگەڵ توانەکانی بیگونجێنێ. زۆر جار دەبین کەسانێکان ڕەنگە توانایەکی خۆت باشیان هەبێت لە چڕینی ئاواز بە دەنگێکی خۆشجا لایەنی ئاینی بەکاری بێنن یان لە لایەنێکی غیرە ئاینیان بۆ تەفریحی، بەڵام دەبینی هیچ حەزیان بە وتنی گۆرانی نییە. کەسانێکمان هەیە ڕەنگە وەرزژوانێکی زۆر باشن توانایەکی وەرسی باشیان هەیە بەڵام هیچ حەزیان بە وەرزش نییە. ئیوای لە ئاخری زۆرن بابەتەکان. مرۆڤ چۆن ئەبێ بتوانێت هەماهەنگی و هاوسەنگیەک لە نێوان تواناکانی و ئارەزوەکانی بکات؟ ئەمە دووشتی تێکەڵچێشە، هیچیان بێ هیچیان نابن. یعنی تۆ ئەگەر هەتا وەکو دەڵێ هەتا ئێوارە با توانات هەبێ بەڵام حەزی لەگەڵ نەبێ ڕاستە کار بەسەر دەبێت. ئێستا بۆ خۆم وەکو مامۆستایەک زیاتر لە 28 ساڵە مامۆستام، ئایا ئەو کەسە وەکو خودی خۆم ئایا داهێنانم کردووە لە مامۆستایەتیدا یان هەر ڕۆژ بە ڕێکردن بووە؟ ئەگەر حەزت هەبێ داهێنان دەکەی لە پیشەکەی خۆت، لە ئیشەکەی خۆت داهێنان دەکەی و سەرکەوتوو دەبی و شوێن بەسمەی خۆت و شوێن پەنجەی خۆت لە ژیاندا بەجێ دێڵی. بەڵام ئەگەر حەزی لەگەڵ نەبوو تەنها وەکو دەڵێ پارە پەیداکردنێک بوو یاخود دەڵێ لەو ئیشەدا تازە ئەها وەکو ئێستا لە وڵاتی خۆماندا هەیە لە پۆلی 12 خوێندکارەکانمان دەرەجە تەحەکوم دەکات نەک حەز تەحەکوم ناکات و لەبەر ئەوە تەمەشا دەکەین کەسی داهێنەر کەمە لە وڵاتەکەمە. شەهادەمان زۆرە، ئێستا ماستەر و دکتۆرامان زۆرە، شەهادەمان زۆرە، بەڵام لێکۆڵینەوەمان کەمە. واتە پسپۆڕبوون لە بوارێک و داهێنان لە بوارەکەدا لەبەرەوەی حەزی لەگەڵ نییە تەمەشا دەکەی کەمترە. بەڵام لەو وڵاتانەی کە حەز و توانە یەکانگیر دەبن و بەیەک ئاراستە دەڕۆن تەمەشا دەکەین داهێنان دەکەن و کەسەکان شوێن پەنجەی خۆیان لە ژیاندا بەجێ دێڵن. من دەڵێم هەر ئەوە شەرت نییە ئێستا تۆ دکتۆرایەک بەدەستبێنی، با دوکاندارێکی سەرکەوتوبی، با خزمەتگوزارێکی سەرکەوتوبی، با جوتیارێکی سەرکەوتو نمونەیی بی، تۆ چۆن دەتوانی ئەو حەزانە لەگەڵ ئەو توانە لە بنەهاتوانەی خۆت توانای مرۆڤ لە بنایە توانای مرۆڤ وەکو ئاوێک وایە ئەگەر ڕانەوەستێ و ئیشی لەسەر بکەی زیاد دەکات و پاک دەبێتەوە و گڕ و تەوژمەکەی زیاد دەبێت. بەڵام ئەو توانای ئەگەر کپت کردەوە وەکو ئاوێکی مەندی لێدێ و بۆ گەن دەبێت و ناتوانێت نەبۆ خۆت نەبۆ خەڵک سوودی لێوەربگرێت. لەبەر ئەوە
من دەڵێم تواناکان دەبێت لەگەڵ حەزەکان یەک بگرێتەوە ئەگەر یەکی گرتەوە دەبێتە کەسێکی سەرکەوتو شوێن پەنجەی خۆی لە ژیاندا بەجێ دەڵێنجا هەر بوارێک لە بوارەکان من یەک بوار دەستنیشان ناکەم چی حەزی مرۆڤەکە تەحەکوم دەکا بەسەر ئەو ئیشەی کە دەیکات و ئەو توانایکە ئەو خزمەتەی کە بە کۆمەلگا و بە دەوروبەری خۆی دەکات. کاتەمە مستابا باسێک لەوە بکەین کە ڕێگریەکان چین وەکو ئەوەی کە ڕەنگە من توانایەکەم هەبێ بەڵام ئەو بیئەی کە تایەم یاخود دەرفەتێک نەبێ بۆم بگوجە کە توانەکانی خۆمی تێدا پەرەبسێنم کەواتە چۆن دەکرێت ئێمە هەنگاوبنین بەسەر ئەو بربەستانی کێنە ڕێگامان بۆ ئەوەی کە سوود لە توانەکانی خۆمان وەرگین و بتوانین ئەو کاری حەزمان لێتی بیکەین و بتوانین سوود لە توانەکانمان وەرگین لە شتێکی بەسوود لە شتێکی باش کە خولیە و حەزی خۆمان بێت. بێگومان یەکەم شت بۆ خۆمانین ینی بۆ خۆمانین نەشارەزابوونی خۆمانە بە تواناکانی خۆمان و ئەو توانایی کە هەمانە دەتوانین دوو ئیشیان سێ ئیش بەرامبەر بوەستین لە کامەیان لەوانەیە لە هەمویان سەرکەوتوو بین بەڵام لە کامەیان سەرکەوتوترین لەوانەیە یەکێکیان بڵێم ڕێژەکەی ١٠٠ بێ بەڵام یەکیان 99 یەکیان 100 بێ کەواتە کامە کەسی ژیر ئەوەی هەڵدەبژێرە کە 100ەکەیە نەک 90ەکە هەڵبژێرێ ڕاستە تێدا سەرکەوتوو دەبێت ڕاستە توانای تێدا هەیە ڕاستە تا ڕێژەیەک حەزیشی بۆی هەیە بەڵام کامیان هەڵدەبژێرێ بە پلەی بەراورد ئەوەی زۆرترین حەز و زۆرترین توانا و زۆرترین بەرهەمیش بەدەست دێنێ کەواتەوە لە خودی خۆی و کەسەکە بۆ خۆی نەشارەزایبوونی خۆیەتی و یاخود نەتوانینی هەڵبژاردننی کام اختیاری هەڵدەبژێرێت دووەمیان خێزانە بێگومان خێزانەکان زۆر جارم وەکو مامۆسایەکی ئامادەیی زۆر جار خزم و کەس و دایک و باوک و خوشک و برای خوێندکارەکان کە دێنە لامان یعنی زیاتر پێداگری لەسەر بەشە زانستیەکە دەکەن ئەویشیان وەکو کۆتاییەکەی لەوانەیە بڵێن لە بازاری کاردا دکتۆرێکە ئەندازیارێکە زیاتر کاری دەست دەکەوێت یان زیاتر لە ڕووی مادیەوە زیاتر مادەی دەست دەکەوێت کە حەقێکی شەرعی خۆیانە بەڵام نەزانین و نەگەڕانەوە بۆ منداڵەکەیان و بۆ خوێندکارەکەیان ئەوە زەرێکی زۆر لە توانای کەسەکە دەدا کەواتە بە حەزی خۆی نەچووە سێمینیان دام و دەستگا پەروەردەیەکانن کە لایەنی وشیاری نییە بۆ قوتابی خوێندکارەکان کە لە پۆلی 11 ینی خولێکە بێ دەورەیەکە بێ شارەزاییەکە بێ کە کەسەکە بزانێت تواناکانی خۆی چۆن دەدۆزێتەوە لە مابینی زانستی وێژەی لە وێژەیی کە بڵێن بەشێکی هەیە یان لە خود لە خوێندنەکانی سناعە و تیجارە و ئەوانە کە لە پۆلینەوە بۆی لا دەدات بچێتە کامەیان یان لە زانستیەکان کە دواتر فۆرم پڕ دەکاتەوە بۆ کۆلیژ و زانکۆکان چ بەشێک هەڵدەبژێرێ کەسەکە لەوانەیە 50 نمرەی 50 بێ دەڵێ وڵا یەکەم جار دەبێ هەموو توبەکانم بۆ پڕکەوێ خۆ دەزانی لە توب وەرناگیرێ لەبەرەوەی نمرەکەی بەشی ئەوە نییە بەڵام تەمەشا دەکەی هەروە ڕاهاتوین ئەوە غەڵەتێکی شایعە خوێندەوار و نەخوێندەوار کەسی ڕۆشنبیر و ناڕۆشنبیر تێکەوتووە لەبەرەوە دام و دەستگا پەروەردەکان دەوڵەت حکومەت ئیشێتی کە ئیش لەسەر ئەو ڕۆشنبیریە بکە ڕۆشنبیری کە شتێکی زۆر گەورەیە بەڵام هەتا ئێستا فەرامۆش کرا من لێرەوە لە ڕووی کەناڵەکەی ئێوە ڕای دەگەێنم کە حکومەت کەم تەرخەمە دام و دەستگا پەروەردەیەکان کەم تەرخەمە لەبەر ئەوەی ساڵانە بازاڕی کار بە هەزارەها خوێندکار دەردەچێت بەڵام تەمەشا دەکە کاریان دەست ناکەوێت لەبەر ئەوەی نەهاتووە چێکێک کا بۆ ئەوانی ئەو زانکۆیانەی کە ساڵانە تەخەڕوجیان هەیە و دەرچوویان هەیە بەڵام لە بازاردا ماونەوە کەواتە ئەو کۆلیژانە بێن تەخەسوس پسپۆڕی دیاری بکەن بۆ بازاڕی کار بۆ ئەوەی ئەگەر کەسەکە بۆ خۆشی هەڵەیەکی کرد خزم و کەس و کەسوکاریشی هەڵی کرد دام و دەستگا پەروەردەکان لە ڕێی بڵاوکردنەوەی ڕۆشنبیری بۆ خوێندن شارەزای بکەن تاکەکە لە ڕێی خولەوە من یەک نمونە دێنمەوە کاتی خۆی مالیزیا یەکێک بوو لە دەوڵەتە هەرە دواکەوتوەکان لە هەشتاکان کە لە ڕێژەی تەلاق تێیدا لە 136 بوو هاتنە سەرکاری مەهاتیر محەممەد و بوونە سەرۆک وەزیرانی وای کرد لە ڕێگەی کردنەوەی خولێکی ڕۆشنبیری کە بۆ ئەو کچوکرانەی دەستنە پرۆسەی هاوسەرگیری دەبێت 3 مانگ خول ببینن ئەوسا هاوسەرگیری بکەن لە ڕێی ئەو خولە درێژ خایەنە پەروەردەیە ڕێژەی تەلاقیان کردە لە 106 لە هەموو دەوڵەتانی جیهان کەمتر ڕێژەی تەلاقی سا لە مالیزیا هەیە لە ڕێی خولێکی پەروەردەی و لە ڕێگای بڵاوکردنەوەی ڕۆشنبیری هاوسەرگیری کەواتە وەزارەتی پەروەردە ئەولاترە کە بێت خولی ڕۆشنبیری بۆ قوتابی خوێندکاران بکاتەوە
شارەزایان کە یەکەمیان بە تواناکانی خۆیان و بەڕێی ئەو بەشانەی کە دەچنێ و هەروەها لە ڕێگای کۆمەڵێک سیمینارەوە هەلی کاریان بۆ بدۆزنەوە و هەروەها شارەزایان کەن چۆن داهێنان دەکەن لە بەشەکەی خۆیاندا و تواناکانی خۆیان دووبارە شارەزایان بە تواناکانی خۆیان بۆ بجێڕنەوە لە ڕێی ئەوە دەتوانی کەسەکە شوێن پەنجەی خۆی لە گۆڕەپانی ژیاندا بسەپێنێ. کەواتە مامۆستایانی زۆر جار ڕەنگە ئێمە درک بە تواناکانمان نەکە ئاماژەت بە خاڵێکی گرنگدا کە بێ مامۆستاکان لە بەتایبەت لە قۆناغی خوێندن لە سیستەمی پەروەردەوە لە زانکۆ یان لە دەرەوەی ئەم بابەتانە لە نێو خێزان چەندێک ڕۆڵی هەیە لە دۆزینەوەی تواناکانی مناڵەکانی یاخودە و کەسانەی لەژێر سەرپەرشتی ئەودان چکە زۆر جار ڕەنگە خودی مرۆڤەکە یاخود با بڵین من درک بەوە نەکەم لە شتێکە لام و ئاسایی بێ پێم وابێ هەموو کە زەر وەک من بۆن منە خەتی خۆشە دەنگی خۆشەیان لەبەرکردن و خوێندنەوە و ترس و ئەمانەی وەکو منە کاتە بە شێوازێکی گشتی بەرپرسیارەتی خێزان و ئاماژەشت بە بابەتی سیستەمی پەروەردە کرد یان سیستەمی خوێندن بە گشتی چەندێک بەرپرسیارە لەوەی تواناکانی نێو سیستەمەکەی بدۆزێتەوە. بێگومان ئەوانە هەمویانەوە پرۆسەی پەروەردە پرۆسەیەکی گشتگیرە لە بەس تاکە کەسەکە بۆ خۆی بەرپەرست نییە لەو تواناکانی خۆی و شارەزای خۆی و دەرخستنی ئەو توانای ڕاستە حەزەکە تایبەتمەندە بە کەسەکە بە قوتابیەکە بە خوێندکارەکە بەو کەسەی کە ئێمە باسی دەکەین بەڵام خێزان دەوری هەیە خێزان لە سەرەتادا دەورێکی تایبەتی هەیە قوتابخانە و خوێندنگاکان ئەو مامۆستای کەوانەی پێ دەڵێتەوە دەتوانێت بەشێک لە تواناکانی خۆی شارەزایی بکاتەوە و پێی بڵێ کە تۆ دەتوانی لەو بوارەدا وەکو هەر دەگەڕێنەوە سەر لەوانەیە کەسەکە لە خوێندندا بڵێم سەرکەوتن بەدەستنێنێ بەڵام دەتوانێت لە شوێنێکەدا شوێن پەنجەی خۆی بکاتەوە خۆ هەمومان نابینە دکتۆر و ئەندازیار و محامی بەڵام دەتوانی ڕۆڵی خۆت لە ژیاندا بجێڕی واتە شوێن پەنجەی خۆ دۆزینەوە بەس ئەوە نییە تۆ دکتۆرێک بیان مهندیسێک بیان دکتۆرایەک بەدەستبێنی هەر ئەوە نییە ئێمە زۆر جار هەڵە تێدەگەین خێزانەکان هەڵە تێدەگەن لەوانەیە کەسێ دوکاندارێکی سەرکەوتو بازرگانێکی سەرکەوتو کابرا دکتۆرای هەیە بەڵام لەو بوارەدا سەرکەوتو نەبووە هاتووە بازار و توانای خۆی گواستۆتەوە بۆ بازرگانیکردن کەواتە شارەزابوونی خێزان بە تواناکانی منداڵەکان دەور دەبینێ و هەروەها لە قوتابخانەکان یاخود سیستەمی پەروەردەیی دەتوانێت توانای تاکەکە دەربخەن. مامۆستا ئەمە بکەم بە کۆتا پرسیارم بۆ بەڕێستان کە ئایا تا چەندێک گرنگە ئێمە نەوەستین لە تواناکانماندا بەڵکو بەردەوام بین لە پرەودان پێی وە کارکردن تێیدا چونکە دوجار توانایەکی جێگیر کە هیچ کار لەسەر نەکرێ و نەتوان ڕێسوودی لێ بێنرێ وەکو ئەوەی کە نەبوو بێ وایە ئەگەر لە دوپیان تا ئەم بابەتەمان بۆ ڕوون بکەیتەوە و ڕاوسەرنجی بەڕێستان لەسەری بێت. بەڵێ وەتیارە مامۆستا لەگەڵمان نەما بەڵێ مامۆستا ئەمیر بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ئەمیر عەبدولقادر ڕاهێنەری گەشە پێدانی مرۆیی لە ستۆدیۆکانمان لە ڕانێ لەگەڵ مام و سپاس بۆ ڕوونکردنەوە و زانیاریەکانت بەڵێ ئایزان لە شاری سلێمانی هاوکارانمان ڤیدیۆکیان بۆ ئامادە کردوین پەیوەنددارە بە فێربوونی خولی درومانی و پێم وابێت دواتریش هەروە بەستە بە تەوەرەکەمانەوەیە پێکەوە سەرەتا بینەری ئەو ڤیدیۆ دەبین. ماوەی 7 ساڵە تەخەڕوجم کردووە ئیرشادی زراعی و 2 ساڵیش ئەبێ بە شوشیکاری نەخۆشیەکانم تاو کردووە و ماوەی 5 ساڵە خەریکی ئەم ئیشەم هەوڵما لەسەر پێی خۆم وەستم ئیشێکە خۆم زۆرم حەز لێ بۆ هەر لە مناڵیەوە و هەر خەریکی ئیشی خەیاتی و دوورمان و ئەم شتانە بووم هەتا ئەخیرەن شوێنێکی بچووکم کردەوە و بەڵام پێشتر وەکو هەر کەسێکی تر لە شوێنی ترەوە دەستم پێ کردو لە پەیمانگا و لەو شوێنانە ڕێکخراوەکان دەرسم و تۆتەوە بۆ مدەیەک ئەتر دوای هاتمە سەر و قەناعەتەی شوێنێکی خۆم هەبێ و سپاس بۆ خوانزی کە لە خۆم و ئیشی خۆمم هەیە و ئێستا خاوەنیم ئیشی خۆمم
جگەل لە دوورمانەکەشم کۆمەڵە دەورم هەیە دەورەی خەیاتی سەرەتا لە شتی بچووکەوە کاتی کەمترەوە دەستم پێکرد بەڵام ئێستا سپاس بۆخوا کۆمەڵە تەلەڤیزیۆن زۆرم هەیە و بەردەوامیشم لەسەری مانگانە گروپێک بۆ 2 گروپ وەرەگرم فێری هەموو بابەتەکان ئەکرێن لە سەرەتاوە یعنی لە قیاسکردن و شتە بنچینەیەکانەوە هەتا کۆتایی. ئەو حەزیانی کە بۆ نەتایبەتیەکان بۆ ئاهەنگی لەدایکبوون یا ئاهەنگی گواستنەوە مارەکردن بەکارێت یەکێکە لەم مۆدێلانە کەم بە شێوەی کلۆش کردومە و ئەمانەیم هەمووی چرچ کردووە و ئەم دیزاینانە خۆم لەسەری دامناوە و سەرشانەکانی بەم شێوەی کە ئێستا مۆدێلێتی کە خوێندومانە لە دەورەکەی هەموو ئەم شتانەمان خوێندووە و فێر بووین. منیش وەک بەشداربوویەکەی تر لە دەورەکەی بێریڤانخانە کە ماوەی 20 ڕۆژ بوو توانیمان چەندین جۆر مۆدێلی عەزی و ماکسی و جلی ماڵەوە و جلی دەرەوە و چەندین شتی تایبەت لە قیاسگرتنەوە فێری کردوین هەتاوەکو مۆدێلی عەزی و جلی دەرەوە و حەفلە و هەر بۆنەیەکی تر بێت. جگە لە خەیاتی و دەورە خەیاتیەکانیشمان ئیشی چنینەکەین بۆ خەڵک ئیشی دوورمانی بۆ نمونە عەبا و جلی خلیجی و ئەم جۆرە شتانە هەموویەکەین بۆ خەڵک و لە داهاتووە ئینشەڵڵا لە زۆر نزیکە بە تەمام شوێنەکەم بگۆڕم بیکەم بە شوێنێکی گەورەتر ئیشی زیاتری تیا بکرێ و هەلی کار بۆ کۆمەڵێ لەوانەی کە بەشداری ئەکەن لە لای خۆم دروست بکەم و بەشێکی زۆریان بەرمە لای خۆم بۆ ئیشکردن هەم لە ڕووی چنین و هەم دوورین و هەمووانە وتنەوە و سپاس بۆخوا بەشێکی زۆری تەلەبەکانم دوکانیان داناوە ئیشی خۆیانەکەن لەسەر پێر خۆیان وەساون و بەردەوام خەریکن یعنیا کۆنتاکتمان هەیە و شتم بۆ ئەنێرنەوە کە چیەکەن و ئیتر بۆ نمونە ئەگەر تەلەبەیەک مشکلەیەکی بۆ دروست بێ لە دوای دەورەکانیانەوە سەردان مەکەنەوە. باڵاکەمان دەرکرد و زیایەکەمان بۆ دانا بۆ شوێنی قۆبچەکان چیمانە کرد قیاسی شانی کەسەکەمان گرتبوو لەسەر دەفتەرێک ئەمان هێنا هەر چنێک وایە دابەشی دوومانە کرد قیاسی شانی یا چیمانە کرد یان مەترەکەمان دوولۆ کرد و بەشێکی زۆری خەیاتەکان کە مشکلەی ئەوەیان هەیە کە شانیان بۆ دەرناچێ هۆکارەکەی ئەوەیە شان شۆڕە بێتەوە لە کاتی قیاسگرتنەکەی قیاسەکەیان مەزبوطە بەڵامیان لێرە زیایی بۆ دانن شان بە هیچ جۆرە زیایی بۆ دانانین ئەگەر چەنێ بۆ نمونە قماشەکەت داوکێشیش بوو لە هەنێ حاڵەتە کەمیشی بۆ دانێن بۆ نمونە بۆ هێلک ئەتوانین کەمتر دابنین بۆ ئەوەی شانەکە بۆ مەزبوط و پڕبەری خۆمان دەرچێت. دووبارە سڵاوتان لەبێ خۆشەویستان لەگەڵتان بەردەوامین لە تەوەر و بابەتەکانمان لە تەوەری دووەمدا باس لە هونەری درومانی دەکەین. ئەمڕۆ خاتونێکی بەرگدوور لامانە کە هەم خۆی بەرگدوورە هەمیش لە ئێستاە کار دەکات لەسەر فێربوونی کەسانی تر وە چەندین خول دەکاتەوە بە شێوازی ڕوبەڕوو ئۆنلاینیش بۆ فێربوونی درومانی کە ئەزمموی چەند ساڵێکی هەیە. خۆشبەختانە ئێستا خانمان دەتوانن لەسەر پێەکانی خۆیان بۆستن و ببنە خاوەنکاری خۆیان. ئەمڕۆ دەچینە لای ئەزمموی ئەم خاتمۆ بەیەکەوە کۆمەڵێک پرسیار ئاڵوگۆڕ دەکەین سەبارەت بە هونەری بەرگدووری ئەویش زۆر بەڕێز خات و بێریڤانەکرەمە لە ستۆدیۆی پامی ڕۆژ لەگەڵمان ئامادەیە. خات و بێریڤان بەخێر بێت. سپاس بۆ ئامادەبوونە خۆشحاڵ بووین. زۆر سپاس منیش خۆشحاڵم دەرفەتێکتان بۆ ڕخساندم لێرە بەشدار بم. بێریڤانگیان فێربوونی درومانی چۆن بوو؟ ئایا خولیایەک بوو لە منداڵی و حەزت لێ بوو یاخود ئەوە تا لە ڕێی خول و دەوراتەوە فێر بووی؟ ناخل و دەورم نبینیەوە هەر لە مناڵیەوە ئیتر حەزم لەم ئیشانە هەبوو ینی جلم هێناوە سەقەتم کرد و بڕیم و جلی گەورە. لە تەمەنی چەندەوە دەست پێ کرد؟
والله زۆر بچوو بووی وڵی زۆر چوک بوو هەر لە جلی بوو کۆ دەستم پێ کرد هەرچی شتە سەقەتمە کرد و هێنام بڕێم کردە جلی بوو کوشتەوە تر تا وردەوردەوای لێ هاو خۆم دایکم خەیاتە بەس تر ئەو شتێ دووری تەپان دوای ئەوە ماوەیە کە خوێندمەوەوانە وازم لێ هێنا کە چوومە سانەویەمانە تااقەتم نەمالێ لەو شتانە بەزی تر کە دایکم دەستێ کرد بە خەیاتی هەر یارمەتی نەیات هیچ بەس پێی ناوتم ئەمەوا لێ بکەوە لێکە هەر یارمەتی نەیە قماشەکەم لەگەڵ خەدە کرد و هیچی ترم ناکرد حەقمە ئەکی دەست کرد بە ئیشکردن لە بواری کە دەستم کرد 5 ساڵ پێش ئێستا بووم خوێندنم تاوا کرد لە دوای خوێندنی تر تەبەن وەکو هەموو کەسێکی تر لە وڵاتەیە دامەزراندنم بۆ نەبوو تر دوای ئەوە بەشی شیکاری نەخۆشیەکانم خوێندەوە بەڵام پێشتر بەشی ئیرشادی زراعیم خوێندبوو 5 ساڵ پێش ئێستا تەخەڕوجم کرد و 2 ساڵ پێش ئێستاش جارێکە خوێنمەوە تەخەڕوج کاتە خاوەنی دوو بڕوانامەشی لە کوردستان هیچ ناوەندێکی زانستی هەیە بڕوانامە ببەخشێ لەسەر با بڵێن بابەتی دیزاین و دوورین و ئەو بابەتانەی کە ڕەنگە هەلی کاریان بۆ باشتر بێت نا بەداخۆلی کەم شتکە چون تیاما خوێند ئەوە بوو نانیە زۆر باشین دەبینین دوای تاواکردنی زانکۆیە خۆت پەیمانگە گەنجاندا دەنیشن بەهۆی ئەوەی کە دامەزراندنێک نییە هەلێک نییە بۆ ئەوەی کە بتوان کاری تیا بکەن بەڵام چۆن بیرت لەوە کردەوە کە سەرڕای ئەوەی بڕوانامەت هەیە خۆت لەسەر پێەکانی خۆ بۆستی و ئیش بکەی لە بوارێکی خۆت حەزت لێتی وە پەری تێدا لە هەموو دنیاە یعنی هەموو کەسێ چاڕی ئەوە ناکە حکومەت دایک مەزرێنە ئەگەر تۆ هەر لە دایرە و دام دەستگا ئیش بکەیت ئیتر هیچ یعنی هیچ شتێکی تر پەری پێ نادرێ بۆ نمونە ئیشی خەیاتی بێت و ئیشی چنین بێت و ئیشی خواردن دروستکردن بێت و یعنی بە تۆ هیچ نەبێ ئەوەی کە لە دڵی خۆتایە ئەوە بەجێبێنیت حەزم لێ بوو ئەمە بکەم ئەگەر ناتوانم ئێستا بۆ نمونە ئەگەر لە شوێنێکی ئەهلیش بێ بتوانم ئیشێ بکەم موچەیەکی کەمی هەیە و زۆربەی زۆریشمان لەو بەشە نەمان خوێندۆ کە ئەمانویست تەبەن بەشێکی زۆری گەنجی وڵاتە هەمووی وایە لە بەشێک ناخوێنە کە بە دڵی خۆیەتی بەزی تر وردە مەزراندن ڕێگر نییە نانا بسەبێت هەر ئەو شتی کە خۆ حەزی لێە تەنها تۆزێ لە واچێ بۆ منە ڕێگریە شتێک هەبێ سەرەتا بەڵام وردەوردەڕای لەگەڵ مۆزوعەکەیاویتر بەتاوەتیەوە تەوەرەی پێشووترمان باسمان لە تواناکانی مرۆڤ لەگەڵ ئارەزۆکانیا کرد درومانی توین جۆرێک لە هونەرە ئەبێ هەر تواناکەت هەبێیان ئارزووەکە و باڵێن ئەو حەزەشت هەبێ بۆی شەکە بتوانانی درومانێکی سەر ئەزای چۆنە هەنە کەسێک کە خەیاتی ئەکا لە مەجبوریە خەیاتیەکە بەڵام ئەوەی کە بۆ نمونە ئارزوەکەشی لەگەڵا بێت داهێنانی تیاکاشی زیاترەکە زیاتر بۆ نمونە چێژی لێ ئەبینە ئەگەرنا زۆر کەس هەیە خەیاتی شەو هیچ حەزیشی لێ نییە چکە تۆزە بە جدی قورسە لەسەر جەستە و قورسە شان و مل و ئەمانە هەمووی لەسەردانی بەڵام کەسی کە بە حەزی خۆیەوە ئەیکات وەکو ئەوە نیە کە بۆ نمونە تەنها لە پێناو و بژێوی ژیانە ئیشی لەسەر کات کاتە بێریڤان خان کەی دەست کرد بەوەی کە ئیتر دوای ئەوەی کە شارەزا بووی لە درومانی و توانیت هەموو جۆرە جلوبەرکێک بدووری وا بکەیت کە خۆت بکەیتەوە کەسانی تر فێری بەرەک دووری بکەیت چکەوەی من بزانم کەسانێکی زۆر بەشدار دەبن لەگەڵ تۆە 21 ساڵ بووم دەستم پێ کرد بە وانەوتنەوە پێشتر خەیاتی مەکراها چوومە جامعە ماحات هەموو ڕۆژە جلی خۆمم لەبەرە کردووی تر خەڵکی ملکی کردوتەوە زۆر هەسێکی خۆی وردە هەر خەریک بووم هەتاوکوام لێ هاوی تر توانیم هەر چە شتێک ببینم لەبەری یەکێکە یعنی بەبێ ئەوەی سێری بکەم دەستی لە قماشەکە بەم یا بزانم چۆن دووراوە یەسەر بەچاو ئەمزانی چۆن دووراوە ئێتر کاتی ئەوە بوو دیسان کاتە داوایان زۆر لێ ئەکردی کە خولیان بۆ بکەیتەوە یا چۆ دەست پێکرد زۆر یعنی تەبان زۆر داوام لێ ئەکرێت پێشتر هەریان فێرمانکە زۆر بەڵام ئێستا لێم داواکرێ نەکار لێرە لە شارەکانی تریش زۆر پێم وترێ وەرە لێرە دەرس بڵێرەوە ئێمە کۆمەڵە تەلەبەین و ئامادەین بین بۆ دەورەکە و کاتە پلانت هەیە لە داهاتوە بچیتە شارەکانی هەرم شتانەی لەبەر تا خۆ دووریتەیان وڵای ئێمە ئیشی تەلەبەکانمە مەجالم نابێشت بۆ خۆم دوورم تەلەبەکانم بۆ ئەوانەی خۆت فێرت کردوون جلیان بۆ دووری و خۆت ئەنێ متمانەت پیان جلەکانیان زیاتریش کەواتە بە پرسیاریەوەش بکەین تۆ هەر درومانیان پێڵە یاخودەوە تا دیزاینیشان پێڵی چونکە ئەوە بێزگەلەوەی کە درومانە ئیشی دەستیشی تێدا ئێمە کە سەرەتا دەست پێکەین لە یەکەمەوە تەنها قیاساتە هەفتەی یەکەم تەنها شتە سەرەتایی بەسیتەکانە خوێنی کە پێویستە هەموو تەلەبەیەک یان هەموو خەیاتێک ئەم بنچینانەی هەبێت بەڵام لە دوای ئەوە ئیتر دەستەکەین بە جلی دەرەوە و جلی کوردی و یعنی زۆر خەیاتەیە ئێستاش ناتوانێت هێلک بدوورێ ئەمە هێلکەوە ئەخوێنین کە بۆ نمونە بە هەردوو دیوا لەبەر بکرێت دووربانی دیار نەبێت
یعنی وردە وردەوایان لێ کە خۆیان دیزاینەکەن وەکو لە راپۆرتەکە شاتیایە بوو تەلەبیتیایە هەنە مۆدل هەیە هەر نەما خوێندووە بەڵام بە جۆرێک پێیانەڵێم سەرەتایەکیان لەسەر پێڵم وایان لێ خۆیان دیزاین ئەکەنتیایە پێویستیان بۆ نابێ من پێیان بڵم هەر ئەمە بکەن و هەر ئەمە بکەن ئەمە یەکەم جاریان بوو کە هاتبوونە لای تۆ چونکە لە ڤیدیۆکە بینیمان جۆرێک لە عەزی دوورا بوو کە هەستەکەم زیاتر لە عەزی دەرەوە و کۆمەڵی دیزاین تێدا بەکارهێنراوە تەلەبەکان توانی بێتیان دوای ئەو کارە جوانە بکەن بەڕاستی جێی سەرنجە کەواتە خۆی بێریمان لە هونەری بەرگ دووری ئەمە کۆمەڵێک ئیشمان هەیە فکری کارەکەیان بڵێن ئەوەی پێوترێت دیزاین ئەو تەڕحەی کە تۆ ئیکەی کارێکی ترش لە درومانیا زۆر قورسە پێم وابێ بڕینی قماشەکانە سێم دوورینەتی ئەم سێ ئیشە ئەکرێ هەر یەکێکیان فێربی یان ئەکرێ هەرسێکی ئەبێ فێربیت یان ئاساییە تۆ بەس دیزاینەر یاخود بەس قماش بڕێیان بەس بدوریت ئەگەر تۆ لە شوێنێکە ئیشکەی بۆ منە کارگە بێ یان کۆمەڵە ئیشی جملە و ئەمانە بکەیت ئاسایە بۆ تۆ تەنها بڕین بکەیت یەکێکی تر تەنها دوورین یەکێک تەنها ئوتو بەڵام گەر تۆ خەیاتی بۆ خۆ بکەیت و شوێنی خۆتە هەبێ ئەوێ هەموو ئەم شتانە بزانی وە زەڕورترین لە هەمویان زەڕورتر قیاساتە لە دوای قیاسات ئوتوکردنە بەڕای من چکە بڕین و دوورین چارەسەر ئەکرێ گەر غەڵەتێکی تیابێ بەڵام کە بۆ نمونە کە دووری و غەڵەتێکیشی تیابێ ئاساییە بە ئوتو ئەتوانی بیشاریتەوە بەڵام قیاسات زۆر زۆر ضرورە یعنی کە ئوتو بکرێت جوان جوان بزەبە زۆر زۆر بۆن منە خەیاتی پیاوان دایمە بۆیە مەڕۆبن لە لای ئافرەت کە جلی بۆ ئەبن و پارێکی زۆر زۆر زیاتری پێیان چەنە دووربانەکەیان جوانە دوو ئەوون ئیش ئوتویان مەزبوطە وڵات پرسیارێکم پیاوان هیوایەتیانە جلی ئافرەتان بدورن ئێوە چی جلێنی جلی پیاوانە دوورن یان هەر وەڵاهی من خۆمەزانم بەڵام ینی زیاتر هەر لەسەر ئافرەت ئیشەکەم ئافرەت زیاتر حەزەکە بۆ پیاوان داوایان کردووە کە خولیان بۆ بکەیتەوە فێری دوورمانی بڵێ زۆر زۆر زۆریش ناو نووسرا و پەیوەندیان کردووە ئیتر هەر نەگونجەوە دوو بابەت هەیە سە جلوبەرگی ئافرەتان باتایبەت پێوە بەڕێسان باس لە جلوبەرگی ئافرەتانە دوورە لە کۆمەلگای ئێسا با بڵێن باڵاپۆش و ناواڵا پۆشمان هەیە دیسان لە هەموو لە هەر کام لە جۆری جلوبەرگەکانیشا کۆمەڵێک مۆدێلی جیاواز و کۆمەڵێک ئیترە بۆ ماڵەوەیە بۆ دەرەوەی بۆ دایرەیە بۆ بابەتی ڕسمیاتە ئەمە تامان پۆلێنکردنیان قورسە لای ئێوە هەمووی ئەدورەیە خۆت بۆ خۆت هەمووی ئەدووری شارەزایت لە هەموو بوارەکان هەیە بە دیاریکراوی زیاتر ڕێچکەیەک گرتووە بەڵێ وڵی زۆر بە کەمی جلی ماڵەوە دوورم مەکسی و بۆ نمونە قات و ئەم شتانە مەجالم نییە ئەگەر ئیش بکەم لەسەر ئیشێک بۆ منە دیزاینی عەزی بێ عەزی بوو بێ عەزیمارەکردن بێ یان بۆ منە بۆنەیەک شتێکی وا بێ زیاتر ئیش لەسەرەوەکەم یا جلی دەرەوە بەعام بەڵام جلی ماڵەوە زۆر بە کەمی دوورم بەڵام تەلەبەکان داواکەن بزەبت دانا لە دەورەکانە هەمووی ئەخوێنی هەر جلی ئاسایی بۆ نمونە خانمان لە دەرەوە ئێستا کۆمەڵێ حیجاب و مانتۆ نەزەم ناوانە با من هەر لە خۆمانە کۆمەڵێکە هاجلی ئاسایی هەیە ئەمان ئەدورێن بە ڕەنگەکانیان قماش دەزەکەوێت لە کوردستان وەڵی قماش هەیە بەڵام تۆزێک کوالیتیان نزمە لێرە یعنی زۆر بە کەمی هەیە شتی ئەسڵ و باش ئەویش چەند دوکانێک لەوە چێتە پەڕنەکە بە عامە قماشانی کە هێندرێتە ئێرە هەمووی قماشی یعنی زۆر زۆر تەنک و بە شۆردنێک کوالیتی هەر نییە ئیتر یەکێک لە پرۆژەکانی مستەقبلم ئیشەڵڵا خۆی گەورە بی کە ئەوەیە شوێنێکی گەورەدانێ و تایبەت بێبەست بە قماش خۆشە قماش بیان هێنم زۆر باش تیجارەت عقلی تیجاری کاتەوە باز لەو بکەین کە خولەکانت بە چەند جۆرەڵێتەوە چکۆنی منزانم خولی ئۆنلاینیشە هەیە ئایا ئەمە بۆ چییە هۆکارچێکە ئەم خولت داناوە سەرڕایەوەی کە خۆت ڕۆژانە ڕوبەڕوو لەگەڵ خوێندکارەکانە خولی تر دەڵێت یەکەم تۆزە شوێنەکەم بچووکە ناتوانم هەمووی بەسەرێکەوە وەرگرم هەتا شوێنێکی گەورەتر دانم و زۆر زۆریشم پێوترێت ینی تەلەبە هەیە لە مانگی دوانزەوە ناوی نووسی و ئەم مانگەیەتە ئێرە بۆلام یعنی مانگی حەوتە مەجالم نەبووە وەری بگرم یان نەگونجاوە جێگە نەبووتەوە بەڵام بەعام هۆکارەکەی ئەوە بوو کە لە دەروی شار زۆر زۆریان داوا لێکردم لە کەرکووک و لە هەولێر و لە دووهۆک و طبعا لەگەڵ بادینیا تۆزە مشکیلەم هەیە ئیتر هەتا یەکتر تێگەێنین ئەوانە زیاتر بەشداری ئۆنلاینەکەکەن لە بەرەوەی ناتوانم بچم لێ دەرس بڵەمەوە جارە ئیشەڵڵا لە پرۆژەمایە توانیانە بە هەمان شێوە سوودی لێ ببینن و بەڕوەکە زۆر بە باشی و یعنی ئەمی کە لە لای خۆم چۆن سوود دەبینێ لە ئۆنلاینەکە ژاوا سوود دەبینێ بەڵام ئەوەیە وانەکانی لای خۆم زیاترن بۆ نمونە تۆ تەلەبەکە لەبەر دەستایە پرسیاری وانی زیاترەکات لە ڕۆژەکە ئێمە ئەگەر بۆ نمونە 2 مۆدێلماندانا بێ بیخوێنین 3 مۆدێلماندانا بێ ئەوان 3-4 مۆدێلی تر دانێن ئەو 3-4 مۆدێلە شەخوێنین بەڵام لە ئۆنلاینەکە ئەوانە سابتە ئەو وانەیە کە ئەینێرم لەسەر ئەوە پرسیارەکەن و لەسەر ئەوە وەڵامە درێنەوە لە کوردستان ئێمە جلوبەرگی کوردیمان هەیە ئەوەی بە تایبەت ئافرەتان لە کۆمەڵێک پارچەی جیاواز پێک دێ ڕەنگە هەر کامێکیان هونەرێکی تایبەتی بێ بۆ دوورین
خواستیشی زۆر لەسرە زۆر جارە بینین ینی زۆرم پێسێرێنە جلوبەرگی کوردیە بینێ مەڵێن لە سینەوە دیاخیانی جلوبەرگی کوردی بۆ بێ لە سین بیدورێ وڵا خۆ کلاشی سینیشمان هەیە لە سین ینی ئەم گرفتانە ینی چەندێک گرنگە داهێنەرەکان دیزاینەرەکان درومانەکانی خۆمان گرنگی بە جلوبەرگی کوردی بدەن و ڕەچاوی باوبارە دۆخە کۆمەڵایەتیە ئاینێشمن لە دیزایانی جلوبەرگی کوردی بەتایبەت کۆمەڵێک حاڵەتمان بینی ینی تەنها ناوی جلی کوردیە زۆر گۆڕانکاری بەسەردادی ئەمە ڕەسەنایەتی جلەکە لە دەزایان ئەمە ئاساییە لە دیزایانی جلوبەرگا وڵاهی خۆی دیزین بۆ منە وردە وردە پێشکەوتنی تیاکرێ شتی تری تیاکرێ بەڵام بەپێی کۆمەلگە ژیاوازی هەیە ئێمەش کۆمەلگایەکی مسلمانی و زیاتر ینی هەمومان پێوەستی مەدینەوە ئەسڵان بەڵام هەنێ جل هەیە کللتوریە گوناحە دەستکاری بکرێ ینی زۆر گوناحە بەرامبەر بەو جلە غەڵەتێک بکەی کە بۆ نمونە لە دیزینەکەی خۆی لای بیت بزەبێت هەنێ جل هەیە کللتوریە لە هەموو وڵاتانە قماشی ئەگۆڕدرێ بەڵام دیزینەکەی ناگۆڕدرێ بۆ منە تۆ بێ با بڵێن هات لەوەتێ هەیە فەقیانەی هەبوو تۆ بێ فەقیانە بگۆڕیت ئێترۆ لە جلی کوردیان نامێنێت وانەکانت عفو وانەکانت تا چەندێک کردارین ینی بۆ نمونە کاتێک کەسێک بەشداری خولێک دەکا دەیەوێت بە پراتیکیش بتوانێت ئەم شتانە دووبارە بکاتەوە تۆ زۆر گرنگی بەوە دەدەیت کە هەر بە نمونە جلەکانیان بۆ هێناویتەوە جلیان بۆ ئامادە کردووی بۆ خۆت ئەمە دەکرێت بڵین بۆ هۆیە کە بە شازی پراکتیکیش توانی یانەستود لە خولەکە بینن بەڵێ بەڵێ ئەمە بەسێ جۆر شەرحەکەین وانەکانمان یەکەم شت لەسەر تەختە شەرحەکەین باسیەکەین ئەم جلە چۆنە بڕدرێت و بە ماجیک و بە تەختە هەر هەمووی بە جوانی ڕوونەکەی نەخۆشتان ئاگادار بوون دوای ئەوەیە سەر تەختەکە سەر مێزەکە لەسەر مێزەکە هەمووی ئەبڕین ینی زۆر بە جوانی جارێک دوو جار نەبوو 10 جار نەبوو 20 جار دووبارەیەکەینەوە هەتاوەکو تێگە ئەنی تۆ بە حسابی هەموو تەلەبەکانیش بکەیت تەوان تەلەبی وایە تێگەشتنی زۆر باشە تەلەبی وایە تێگەشتنی کەمە تۆ حسابی تێگەشتنەکەمەکە حساب بۆ ناکەی تێگەشتنی زۆر بەرزە ئەین تەلەبەمان هەیە جاری وایە مناقەشە دروستەکە لەسەروی کاڵە باسێ 4 مۆدل بخوێنین بابیکەیمە 5 مۆدل سەرەتا ناتوانین هەتا هەفتە یەکەم تاوابێت تا ئەم تەلەبەری سەرەتاییەکە کە بۆ نمونە تێگەشتنی خراپەیەتە ئاسی ئەمان ئەجا لە دوای ئەوە مۆدلەکان زۆر بەست زیاترە خوێنین لە دوای ئەوەی کە بڕینیشمان تاو کردین لەسەر دوورمان لە دوورمانەکە تەلەبەکانە چنە ماڵەوە ئەی خوێن یعنی دووبارە یەکەنەوە هەموو یەکەنەوە ئەوەی کە نەیتوانی بۆ نمونە زیاتر لە دوورمانەکە یا پەکیانەکەوێ ئەوەی کە نەیتوانیەتەوە لە دوکان یارمەتیەمەوە ژمارەی خوێندکارەکانە دیاریکراوە واللهی ناتوانم زۆر وەرگرم لەبەرەوەی یەکەم تەلەبە زۆر تێ ناگاگە زۆر قەرەباڵغ یعنی ئەمە کاریگەری هەیە لەسەر تێگەیشتنیوانەکان بەتاکید دووەمیش شوێنەکەم زۆر گەورەنیە ئینشەڵڵا کە دەستکاریم کرد ئەتوانم تەلەبی زیاتر وەرگرم توانی وتە ئەو کەسانی کە بوون بەشداریان کردووە لە خولەکانی تۆیە توانی ویانە ئێستا ببنە خاوەنکاری خۆیان و بتوان ئەوانی شوێندا بنێن کە جلوبەرگی بدورن و دیزایانی بکەن و شتی تازە نوێگەری بکەن لەو کارانی کە تۆ فێریانەکەی بەڵێ ینی زۆر تەسەورم ناکەم ژمارەیەک لە کە بڵێ بۆ نەتە ئەستا چەندێک وەڵای بەشێکی زۆر سۆریان هیچ نەبوو بێ ئەگەر دوکانیشی دانە ناوێ خەیاتی کردو لە ماڵەوە خەیاتی بە خەڵک کردو ینی ڕسموشتم بۆ نێرنەوە جاری وا تەسەور ناکەم تۆ چۆنە مودوریەوە لە سفرەوە دەستەکە کات هەیە لە خۆ بتواناتر بوو بێ زۆر وەڵاهی ئەکرێت بۆ نابێت طبعاً خۆشەکەی ئەوەیە کات لە تۆ بتواناتر بێت وایە لە لای تۆ بخوێنێت و پێش تۆ بکەیەوە شتێکی خۆشە تەلەبەم هەیە بۆ بە مامۆسای خەیاتی دەرساڵێتەوە تەلەبەم هەیە ئێستا دوکانی دانا و دیزاینەکە بسەڵێت هەنێشت ئەکا نا بۆ نمونە تەلەبە هەیە بۆ لام پێم وەڵا حەز ئەەکەم لە مستەقبەلا ببووم بە مامۆسای خەیاتی وا پێم بڵێرەوە ینی وا پێڵمەوە کە بتوانێت ترسی بشکێ شەرمی بشکێ لەوەی کە بۆ منە نەوێرە لەبەر چای کۆمەڵەکە ساقسە بکە بە جۆرێکیش بێڵێمەوە کە بزانێ ئەمە ئەبێ بە تەلەبە بوترێتەوە لە داهاتوودا تا چەندێک کار لەسەرەوەکەی شوێنەکەت فراوانترکەی و کەسانی سر لای تۆ کار بکەن وەکو ئەوەی کە ئاماژت پێگر کە قسەمان کرد پێشتر وتت حەزەکەم کە شوێنەکەم زیاتر گەورەتر بکەم واللهی ئیشەڵڵا بە نزیکترین کات بە تەمام زیاتریش هەموو ئەو تەلەبانی کە بۆن منت لای خۆم مستەوایان زۆر باشە ینی بەڵام بۆیان نەگونجاوە با بڵین دوکانێ دابنێن یا خەیاتی بکەن ئەوانە هێنمە لای خۆم ئیشەڵڵا و لەگەڵ چەند کەسێکیشان قسەم کردووە ئیشەڵڵا بە زووترین کات شوێنەکەم گەوراکەم ویان هێنمە لای خۆم ئەی بۆ بابەتەکانی تر وەکو چنین و ڕستنەوە ئێستا کۆمەڵێک ئەمە لە کۆتایی دەورەکانە لە زۆربەی دەورەکانە
طبعا پێشترم ئۆفەرانە نەبوو ئێستا کە لە دوکانەکەی خۆمان چکە پێشتر لە شوێنی تر دەورەمتەوە ئێستا کە لە شوێنەکەی خۆمان کە ڕۆژێک بمێنێتەوە فریاب بکەوین مۆدلاتی زۆر 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 داوانەکەن چکە گروپی وا هەیە زۆر شەکەت مەگەن ینی بەجددی ئەمەنم پێڵێن ئەمەنم مۆدلات پێڵم پێیان بڵم ئیتر هیچ نامێنێتەوە نەی خوێنن. کە ئەمانە تەواو بوون ڕۆژێک ئێڵینەوە یان ڕۆژێک ئەیانهێنمەوە ئیشی چنینیان لەگەڵاکەم فێری چنینیانەکەم ئەگەر شتێکی سەرەتاییش بچکەیشەکە ئێمە چنین نییە دیزاینکردن نییە بە تەواوەتی فێری ئەمانەیانەکەم هەرچۆنێک بێت ڕۆژێکیش بێ بیان هێنمەوە باس لە شتێکی تریشکەین شوان ینی من ئەوەی دیقەتی بێریڤان خانمەوە کۆنتاکتێکی زۆر باشی هەیە لەگەڵ بەشداربووەکانی لە خولەکاندا دەچنە سەفراواتە بێکەوە کۆ ئەبنەوە ڕستم دەگرن هەمان جلوبەرگ لەبەر دەکەن ئەم کۆنتاکتە بۆچی بێریڤانانی چۆن ئەم حەزت بۆ دروست بوو کە ئەو کۆنتاکتە لەگەڵ بەشداربووەکانت دروست بکەیت یەکەم ساڵمانەوە کە دەستم کرد بە دەورە کۆمەڵی گروپی ئەکتیڤم هەبوو زۆر زۆر ئەکتیڤ بوون ئەو کاتە دەورەی خەیاتی زۆر زۆر کەم بوو تقریبا 5 ساڵ پێش ئێستا وردە وردە دوای ئەوەی تر خەڵک سەری خستە سەر خەیاتی و ئەم دەوراتانە زۆر حەزمە کریانیەها وێنەی هەمویانم لا بمێنێتەوە یادگارێکمان هەبێ بێتەوە گەڕانێک شتێکمانە بێ جاروبار لە بینی دەورەکانە لە ڕۆژەکانە چینە دەرەوە نانخواردنێکە و لە کۆتایەت سەیرانێکە و ترەوەی مێنێتەوە ئەوەیە حەز دەکەم کە ڕۆژە لە ڕۆژان یعنی عاجزیم نەبێ لەگەڵ هیچ کەسێکیانە ئەوەش بینمان خۆش بێ کە ڕۆژە لە ڕۆژان لە سەرجادە یەکترمان بینیەوە پڕبەدڵ حەزکەین قسە لەگەڵ یەکترکەین لەشە ساغ بێ و مانوو نەبی بێگومان ئیشێکی باشە ڕەنگە زۆر خانم دەرفەتیان نەبێەوە بتوانانی شامەوە دروستکەن هاوکارانم باسەوە دەکەن کاتمان ئەمە ئەگەر پەیامێک کتەبێ یان سەرنجێک کتەبێ بۆ ئەوانەی وەک خۆتن یان ئەیانەوێ بەشدار وەڵاهی ڕێگری لە هەموو شتێکا هەیە حەز ئەەکەم واز لەو ڕێگریە بێنن هەوڵی لەگەڵابن ینی ڕاستە کە سوکار ڕێگری بکار شتێکی ناخۆشە بەڵام هەموو شتێ بە قەناعەت ئەگۆڕدرێ قەناعەتیان پێ بکەن کە ئیشێکی باشە لە بەروی ئیشێکی پاک و حەڵاڵە و سپاس بەخوا غەڵەتێکی تیانە ئەتی کە شتێکیش حەڵاڵ بێ گوناحە ڕێگری تیا بکرێت کە تۆ بەهرەکەوتیا بێت و حەز لە ئیشەکە بێت هەوڵ بن ڕەزامەندی کە سوکاریان بەدەست بێن ئەگەر لە دەرەوە بێ یا لە ماڵەوە بێت مادام ئیشێکی پاک و بێکێشەیە کاتە گرنگە خێزانەکانی هاوکار بن بە تەکید زۆر زۆر ینی بۆ منە من سەرتا باوکم حەزی لێ نەبوو لەم ئیشە پێی ناخۆش بۆی وت تۆ بۆ منە شانومە لەدانی لە دەرەوە ئیشەکەی لە بەردەستی یەکێکا گوناحام ئیشە بکەی لە ماڵەکەی خۆتابیکە بەزترە چۆنە بە قەناعەتمان پێکرد ئێستا وای لێ هاتووە ڕازینە بە دوکانەکە مەڵێ بە شوێنێکی گەورە بکەیتەوە دایکت و خوشکت و کە لە بۆ هەمی بێتە لایخەوە ئەو خەریکە ئیشەکەم بۆکە ئیشەڵڵا زۆر سپاس دەکەین خوا حەزیشەکەم سپاسی هاوسەرەکەم کەم زۆر زۆر یارمەتیمەیە و خەزورم و دایکم و باوکم بە دەرەجەی یەک دایکم بە تایبەتی زۆر زۆر یارمەتیمەیات هۆکاری ئەمە شەر ئەوانە بوو دەستخۆشیان لێکین بەڕاستی پێمان زۆر سپاس بێریڤان بێریڤانەکرام بەرگ دوور سپاس دەکەین خۆشحاڵین بە ئامادەبوونی لەگەڵمانە هاوکارانمان ئاماژە بەوە دەکەن سرودێکمان هەیە لەسەر خواگیان باگوێ لێ بگوین دستم بدامن هاور دستم بدامن
نبینم بناو صحرا چون ژینم آرام هوا کو نبینم بناو صحرا چون ژینم سراپانوک می حسرتم سراپانوک می حسرتم یا الهی هر توی پناه یا الهی هر توی پناه ئەزیزان پێش ئەوەی کە بچینە لای تەوەری سێم سەرەتا دەچینە لای ناوبڕک و دواتر دەگەڕێنەوە وڵاتان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بە ناوی خوای گەورە دیارە هەمومان بە چاوی خۆمان نەخۆشی کۆڕۆنا و ناڕەحەتیەکانی نەخۆشی کۆڕۆنامان بینی. بۆیە بەکارهێنانی ئەم ڤاکسینی کۆڕۆنا ئەرکێکی هەنووکەیی هەموو تاکێکی کووردە. یەکەم لە ڕووی تەندروستی مرۆڤەکە خۆیەوە ئەگەر بێت و ئەم ڤاکسینە بەکاربێنێ خوا نەخواست تووشی نەخۆشیەکەیش ببێ بە ئاسانتر دەیگرێت و کەمتر تووشی ناڕەحەتی دەبێت. لە ڕووی کاری ڕۆژانەی شێوە ئەگەر بیەوێ ئیشەکانی ڕاپەڕێنێ بەبێ ئەو کارت و ڤاکسینە ئیشەکانی بۆ ڕاناپەڕێ. لە ڕووی دینیەوە ئەرکێکی دینیە چونکە ئەگەر ئەو مرۆڤە ڤاکسینەکە بەکار نهێنێ بەهۆی ئەوە مرۆڤێکی تر تووشی نەخۆشی ببێ ئەمە گوناهی ئەگا چونکە بۆتە هۆکاری ئەوەی کە لە ڕێگەی ئەمەوە مسلمانێکی تر لە نزیکەوە بێتە هەڵگری ئەو نەخۆشیە کە ئەیتوانی لەوە پێش ئەو بەهۆی ئەو دەرزیەوە تووشی ئەو نەخۆشیە نەبێت. ئێمە لێرە وەکو لیژنەی باڵایی فتووە سلەیمانی داوا لە هەموو
هاوڵاتیان ئەەکەین ئەوانەی کە ئەو دەرزیان بەکار نهێناوە ئەو ڤاکسینەیان بەکار نهێناوە هەوڵ بدەن کە ڤاکسینەکە لە خۆیان بدەن بەکاری بێنن بۆ ئەوەی تا هەموو لایەکمان پارێزرا و تەندروست بین خی گەورە هەموو لایەک بپارێزێت. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕن لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە بۆ هەمومان ئۆبێرە بەهێزترین موبەریدەی پلاستیک دیزاینێکی نەوتوانەیەکی بێوێنە لە پەڵمانی هەوە فلتەرێکی ئەستۆری ئۆرجینەڵ کەمترین دەنگی هەیە و دەگرمانە ماتۆری ماگنێتی تۆربۆیە و سەڵدە پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات دەبڵ واتەر پەمپە بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت ئۆبێرە شایەنی ماڵی تۆیە ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی دڵنیا بوومینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵێزان لە بەشی سێمی پرۆگرامەکەماندا باس لە بابەتێکی وەرزشی دەکەین ئەویش کۆتایی هێنان بە خولێکی ڕاهێنەرانی تۆپی پێ واتە خولێک بۆ ڕاهێنەرانی تۆپی پێکراوە لەلایەن مەکتەبی کاروباری وەرزشی کۆمەڵی دادگەری لێرە قسەباز لەسەر کۆتاییاتن بەمخلە دەکەین بە میوانداری هەریەکە لە بەڕێزان مامۆستا کۆچەر محەممەد بەرپرسی مەکتەبی کاروباری وەرزشی کۆمەڵی دادگەری وەروەها زۆر بەڕێز ئێستا بۆ بەڕاهێنەر کاک مەهدی ئەحمەد بەشداربووی خولەکەم مامۆستا کۆچەر بەخێر بن گەلەوە دەست پێ بکەین خولەکە کەی دەستی پێ کرد یان خولی ڕاهێنەران پێگانی ڕاهێنەرانی تۆپی پێ کەی دەستان پێکرد وەکو مەکتەبی کاروباری وەرزشی دەستان خۆش بێ سپاس بۆ بەڕێستان لێرەوە پێش ئەوەی بچمە سەر دەست پێکردنەکە بام سپاسێکی ستافی مەکتەبی کاروباری وەرزشی کولانەکەم دەستیان خۆش سپاسیانەکەم کە ماندوو بوون وەسپاسی بەڕێز مامۆستا خەسرە و گۆڕون کە ئەو خۆی بابەتەکە خولەکەی وتەوە زۆر سپاسیەکەین وەسپاسی کاک محەممەد پێشەشکاری هەواڵە وەرشەکانی لای بەڕێستان کە ئەو هاوکارێکی باش بوو بۆ ئیشەکی ئێمە وەسپاسی یەکێتی تۆپی پێ عێراق لقی سلێمانیەکەین کە لەژێر چاودێری ئەوان نابوو هەر لە سەرکی تا تاوای ستافەکەیان وەسپاس و دەستخۆشمان بۆ بەڕێستان تاوای کەمێرەمانەکان هەیە ئێمە عادەتەن ئەو خولەکەکەی دەستمان پێکرد پێ دەست پێکردنەکەی شتە پلان و تەختێکی خۆی هەیە ئێمە لە پلانی ساڵانی خۆمان کە دامان نبوو چەند خولێک بکەینەوە بە ناوی خولی بناغە واتە پایە بێ بۆ کۆی ئیشەکانی ئێمە یەکێک لەو خولانە کە بەناغە ناومان بردەبوو مۆزوی ڕاهێنەرێتیە چونکە ئەگەر هەر بابەتێک لە بابەتە ورشەکان لە ڕووی ڕاهێنەریەوە بێدەست پێ بکەیت بۆ بێتە بناغەیەک و خەڵکیەکەی لەسەر پەروەردە بێ بۆ یەکێک لە تەختیت و پلانەکان ئەوە بوو کە ئێمە بتوانین لەم ساڵە خولێک ئەوە بکرێتەوە سواز بخۆ خولەکەیش ئێمە تقریبان وەکو ڕۆژ 3 ڕۆژی پێچوو بەڵام وەکو کاتە یاسایەکەی خۆی 24 سەعات بابەتی تیاوتراوەتەوە هەم بابەتەکان هەم نەزاری و هەم عملی لە 3 ڕۆژی جیاوازە کە جناوی ماسا خەسرە و لەگەڵ فێرخوازەکانە وتوێتەوە ڕۆژێکی کە دکەی دەست پێ کرد ئێمە 23 24 و 25 6 کە لە پارێزگای سلێمانی دەستمان پێکرد خولەکە بە بەشدار بووی تقریبان زۆرێک لە شار و شارۆشکەکان
لە هەرێمی کوردستان ئەوەش بەشێک بوو لەو جۆرە کۆکردنەوەی ڕاهێنەران لە کۆی مەناڵی یارە مامۆستا مەکتەبەکەی و مەکتەبێکی وەرزشی با بڵین حیزبیە بەڵام بەشداربووەکان هەر لە چوارچێوەی مەکتەبەکەی خۆتان و ئۆرگانەکانی خۆتان یان کەسانی تریش لە دەرەوەی ئۆرگانەکان بۆیان هەبوو لەگەڵ بەشدار ئێمە لە قۆناغی یەکەم هەوڵماندا بەو ڕێژەیە بێت چکە خەڵکەکە تۆ کەوادیرێکی وەرشی پەروەردەکراو پەروەدە بێ بۆی دیسان ئەم خەڵکە سەر لێنێ بەڵێ هەرێکی لەو بەڕێزانە سا دونای کاکمادی ساڵانێکی زۆر خۆی هەر خەریک بووە بەئینسان چۆن بتوانێت ڕووی ئەکادیمیەوە زیاتر قاڵبێکی پێ بدە لەو بابەتە لە بەشداربەکان تیا بوو هەر خوشان خولیکیان دیوەتە سەر لێنێ بەڵام دیسان هاتوونەتەوە بۆ زیاتر تۆکمەت بوون و ڕاهاتن لەسەر بابەتەکە وەکو خۆشمان حەدەلیمکان هەڵمان داوە بەشە سەریکەکەی ئەو خەڵکانە من کە سەر لێنێ ئایان خێتە ناو ساحەکەوە تقریبا خەڵکیکەشی تیا بوو بڵێم تیان نەبووە بەڵام بەڕێژێکی تقریبا کەمتر چکە بەرنامەکە ئێمە وا بووە بەڵام پشتیوان بەخوانیتمان هەیە بۆ کاتەکانی داهاتوو ئینشاءڵڵا کراوەتر فراوانتر ئێمە بتوانین ئیسفادە ئەوەی کە هەمان لەلایەن خۆمان و بە خەڵکیکەشی بگەێنین ساکۆچەر من پرسیارم لە هەردووکتان زۆرە بەڵام بە بچمەلای کاک مەهدی ژۆک و ئێستا ڕاهێنەرێک کە لەو خو لە بەشدار بووە کاک مەهدی چۆن بوو بەشداریت کرد و چەندێکی خایاند و ئەمە سوودێکی گەاند بە تۆ کە بە شوازێکی ئەکادیمی ئەموانانە بڵیتەوە لە داهاتوە بێگومان ئیسفادەی زۆر هەبوو ئەم خولانە چکو ئەم خولای ئەکادیمیانە با بڵێ بە شێوەی ڕاهێنەری تەنوی بەشەرێت تقریبان هەستەکەم ئەو سیستەمە بێ لە عالەمەشە سیستەمی پەروەردەی تقریبان وای لێ هاتووە بە شێوازی ڕاهێنەریە تێگی جا بۆیە خۆی بابەتەکە لە ڕاستیە ضرورەتێکی حتمیە بۆ هەموو کەسێک کە بێ وەرزشکات لەبەرەوەی لەوانەیە هەرێکێ لە ئێمە و پێشتریش خەڵک ڕاضی کردووە بەڵام بە شێوە علمی و زانستەکەی نەبووە بەڵام ئەمە تۆ فێر دەکاتە کە چۆن بە شێوەیەکی زانستی ڕاضە بکەیت و ڕۆژ بە ڕۆژ معلوماتی تازەش یێتە سەر بابڵێن بابەتی وەرزش لە ڕووی بابڵێن هەم زانستی و هەم لە ڕووی طبیەوە تێگەی لە ڕووی طبیشەوە ینی کۆمەڵە شت هەیە ئێمە کاخەسر و مامۆستا ئاگادارە پێوتین ئەم شهادی ئێوە تا 5 ساڵە خوا دوای کەسپارە بێ کاتە بێ ئەبدەیت بێتەوە وەرزش ڕۆژ بۆ ڕۆشتی تازە و نوێی تێدێ ئەمە ژێکی کە لەو شتانەکە بە نەک بۆ ئێمە من پێشتریش دەو دۆرەیان بینیوە ئێسش بینیوە لەوانێت 2 ساڵی تریش بکرێتەوە هەر هەمان بچی چکە کۆمەڵە معلوماتی تازێتە ناو بابەتەکە مامۆستا کۆچەر تەمەنی بەشداربووەکانتان لە نێوان چەندە ئێوە مەرجی وەرگرتنی تەلەبەکانتان چۆنە بەشداربووەکان ئێمە وەکو مەرجێکی سەرەتا دامان نابڵێن تەمەنەکان کە دیاریکەن بەڵام عادەتەن ئەو کەسێک کە بێتە ڕاهێنەر بوونیەکی پێویستە بێگومان کەسایەتێکی پێویستی خۆی بۆ خۆی توانە و لیاقەتێکی ئیداردانی پێویستە ئەم کەسە یان هەروە نیە بە ئینسان لە ڕێەوە بێ سەو بەشدارەوە بە ڕێزانە ئێمە نزیکی تقریبا 35 نەفەر بەشدار بوون نزیکی 35 بۆ 40 نەفەر ئەم بە ڕێزانە کە بەشدار بوون هەر کەسێکی خۆی بەخۆی تایبەتمەندێکی هەیە حەدەلیمکان ئەمانە بۆی کە ئەستنەوە ناو کۆمەڵگە خەڵکیکە شێرەکەن خەڵکیکە ڕادێن لە ڕووی پەروەردەیەوە بۆ ئێمە تەمەنمان وەکو دیاریکردن دیاریمان نەکرد بەڵامەوەی کردێتە ناو دەورەکە خۆی بۆ خۆی ڕاستەوخۆ ئەو بوونی خۆی بۆ دەرئەکەوێ کە پێویستە کەسایەتی خۆی چۆن بێ بەڵێ بێگومان ئێمە تایە بووە تقریبان لە تەمەنی 20 ساڵ بەرەوسەری تیا بووە 44 تیا بوو 45 ساڵی تیا بۆ ڕێژەیە مامۆستا کۆچەر بابەتێک کە هەر پەیوەندیدارە بە ڕاهێنەرێتیەوە دواتریش هەر دەمەوێت ئەم بابەتە سەرنجی مامۆستا مەهدی ژەسووەکو ڕاهێنەرێک وەربگرین ڕاهێنەرێک واتە ئیتر ڕاهێنەر بە تیمێکی ترێکە چێتە مەیدانێکەوە کۆمەڵی کەسی لە بەردەسایە پێگەیاندی ئەم ڕاهێنەرە چەندێک لە ڕووی وەرزشی و یاسانی و دەوڵەتەکان و لیانە تۆبیەکەوە گرنگە ئەوەندەش زیاتریش ڕەنگە گرنگ بێت لە ڕووی پەروەردەی و ئەم ڕاهێنەرە لە ئەدای قسەکردنی چۆنیەتی مامەڵەکردنی گەیاندنی پەیامەکانی لەگەڵەوانی لە دەورین چۆنیەتی ئیدارەدانی لەو خولانە یان لە دەروی ئەم خولانێ بۆ کەسانی کە ڕاهێنەرن لایەوە چەند گرنگیان داوە لە ڕووی پەروەردەییشەوە بتوانن ڕاهێنەرێکی زۆر سەرکەوتوانە بەرهەم بێنن خاڵی یەکەم لای ئێمە وەکو مەبادی و وەکو فکریش مەوزوعی پەروەردەیە چۆن کەسەکە چەندێ شارەزا بێت چەندێ معلومەی پێبێ لەوە چۆکو نەزرات کۆمەڵشتەکان بگەێنێ بەڵام لایەنی پەروەردەی ئەگەر خوانەکە نەقسێکی هەبێ سلبیاتی بۆ فێرخوازەکە دروستەکە بۆیە لەلایەن ئێمەوە خەڵ یەکەمانە یەک دووش وەکو باخپێدانی ئێمە لە لۆگۆکەی مەکتەبی کاریباری وەرشی دروشمەکەمان بەو جۆرەیە بە پەروەردە وەرزش دەکاتە لوتکە ئەگەر ئێمە بمانەوێت بەمانای کەلیمە وەرزش بگەینێ لوتکە پێویستی بە پەروەردەیە بەم پەروەردەیە ئەتوانین چونکە هەر یەکێک لەو کەسانە گەنجیش
عفو ڕاضیش تەمەنێکی دیاریکراوی بۆ نییە هەر لە مناڵی دەست پێکات تا تەمەنی 90 ساڵی ئەوەی کە ئینسان بێت بۆی ئەم قۆناغە لەم ناوەندا بە کۆی قۆناغەکان پێویستی بە لایەنی پەروەردەیە بەتای بە ڕاهێنەر لە دەربڕینی لە سلوکی لە قسەکردنی لە ڕفتاری هەر هەموو وێنەیەکە نقڵە بێ بۆ فێرخوازەکە بۆی لای ئێمە بەمانای کەلیمە گرنگە ناحی پەروەردەیی ئیتیمامی زۆر باشی پێ بدرێەوە بێشی ئەدەین وەکو خۆمان مەنهەجی تایبەتیش کاری لەسەر کراوە پشتیوان بەخوا حتا ئێمە ئەو کۆمەڵ شوێنانەی کە وەکو فێرگا یا وەکو وەرزش کە کاری لەسەر کرابێ لە هەفتەیەکە تقریبا سێ ڕاهێنان هەیە شوێن بە شوێن ئێگۆڕە تەبان سێ ڕاهێنان هەیە لەگەڵ سێ ڕاهێنانەکە سێ دەرزی پەروەردەیشیان هەیە ئاتە سێ دوو دەرزی پەروەردەی پێشەوەی بێتە ناو یاریگاکە دوو دەرزە خوێنێ دوو دەرزە خوێنە دەرزەکەی تاوەگەر بە جوبەری وەرشیەوە تەبان دوایسێ ناو یاریگاکەیش سەر لە نوێ لەوێش ئەدای ڕاضی خۆیەکە ئێمە بەم جۆرە ئەتوانین هاوسەنگی ئیشەکە ڕاگرین بە تایبەتی کۆمەڵگەی ئێمە پێویستی بەوێ مادەم الحەمدوللا کەلتور و فەرهەنگێکی دەوڵەمەندمان هەبووە ئەوشت کە لە ئیسلام وەرمان گرتووە ئێمە گرنگە لە بوارە وەرزشەکەیشە بە هەمان شێوازی ئێمە بتوانین ئیدامە پێ بدەین ماوەسا مەهدی بەڕێز وەکو ڕاهێنەرێک ڕۆژگارێک لە شوێنی وەرسەوانەکان بووی ڕاهێنەرێک لەگەڵت بووبێ و ئێستا خۆت بوویتە ڕاهێنەرێک و کۆمەڵێک ڕەنگە وەرسەوان لە بەردەستن ڕاهێنەرێکی سەرکەوتوو چەند گرنگە پەروەردەیەکی زۆر بەهێزیە بێت یاخود چەند باشتر ئەتوانێت ئامانجەکانی بپێکێ قەناعەتی من ڕاهێنەر دەبێت جانبی پەروەردەیی فەرامۆش نەکات چونکە یەکەم خودی کەسەکە خۆی ڕاهێنەرەکە پاشان سلوکی ئەو وەکو مامۆساڵێ ئەگوازرێتەوە بۆ یاریزانەکان ئەگەر ڕاهێنەر کەسێکی قسەی دەمپیز بە یا جۆرە بێ یاریزانەکانی ئەدەبیاتێک وەرەگرێت لەبەرەوە ئەبێ هەموو چەندێک گرنگە گرنگی بە جانبی با بڵێن ڕاضە بدەیت و ئاسی ڕاضەی ئەو یاریزانە بەرەو پێشوەری سلوکیش ئەوە بە هەمان شێوە دەپێشە و لە عالەمیشا لە زۆر شوێنەکە بینیوانە ئەو سلوکە ئەخلاقیاتانی کە لە ناو ڕاضە بینراوە جاری وا هەبووە کاردانەوەی زۆر زۆر لە ئەو کەسی یەکەم زیاتر بووە کە با بڵێن براوی یەکەم زیاتر بووە کارهینی ئەم ئەخلاقیاتی ئەم شتێکی جوانی بووە لە یاریگایە لە هەموو مەجالەکانەوە لە ڕاکردن و لە تۆپی پێ و کۆمەڵە سلوکیات من سلودانەیەکم بینی خوشکێکە دووبۆڵێکات لە چێکەی لێبێ ڕفیقەکانی هەمووی ئاوا هەبن بە چەتر بۆی ناڵەن هین بێنی ئەمە شتێکە با بڵێن کاردانەوەیکی گەورە دروستەکانی زۆر زۆر شتێکی ئەوە دروستەکە لەبەرەوە بە هەموو شێوەکانیەوە بەڕاستی کاریگەری خۆی هەیە و گرنگی خۆی سەڵاب چی لە شارەکانی تر دەرەوە ئایا ئەو گەڕم و گوڕیە هەیە بە هەمان شێوازی کە لێرە کردوتانەتەوە و لەوێش چەند بەشدار بووتان هەیە گەر ئاماژەیەک بۆ بکەیت ئێمە تقریبا ئەرزم کردن بەشدار بووانمان دابش بووە بە زۆربەی شارەکانە هەر لە هەولێرەوە لە بە دەڕەشەوە لە چەمچەماڵ لە کەرکووک لە هەڵەبجە لە شارە زۆر لە کەلار لە ڕاپەڕین لەو شوێنانە هەموو بەشداربووەکانی تیاوە الحەمدولیلا مەسم وەکو ڕاهێنەرێتێکە وەکو گەرم و گوڕێکە سپاس بخوا تەقنی شوێن بە شوێن ئیگۆڕێت بەڵام من بۆی ناوی شوێنەکان ناڵێم نەوەک شوێنێک حەقی خۆی پێنەدەم بەڵام سپاس بۆخوا ئەو گەرم و گوڕ و چالاکی ئێستا لە شوێن هەیە ڕاستەخۆی سەر تیمی شاخەوانی دروست کردووە دەست پێ کردووە دیسان ئێستا بەتەمای فێرگەی بەدەر لە فێرگەی تۆپی پێ یا فێرگەی وەرشی کە ئەرزم کردن ئێوە فێرگەی تێنس دروستکە کار لەسەرەوە کراوە اینجا لە هەمان شێواز زۆر بە شوێنەکانی مەکتەبی کاروباری وەشێ بڵێ لە اینجا وەکو مۆزووی دەوراتە بەشە وەرشەکان بە جیاواز بە تایبەتی مۆزووی تۆپ پێ شار بۆ شار باخی زۆر باشیان پێداوە بۆ مۆزووی تۆپێکە من باسەکەم تقریبا یەکەم وەرزشە کە بایەخی زۆرتری هەبێ خەڵک زیاتر ئیتیمانی پێ بدا و جمهور و تایبەتمەندی خۆی بێ حەددنی بکەن بەڵام بەشەکانی کەش کەمتر نین سا یاری تۆپی دەسە بە هەمان شێواز یاری تێنسە بە هەمان شێواز کۆنفۆ ئێمە سواز بخۆ لە ڕووی کۆنفۆکارەتیوە خەڵکانێکی باشن ینی ئەگەر ئێمە بە ژمارەی باش الحەمدولیلا توانای مرۆیەکەی باشترە توانای علیمی و زانستەکەش هەر باشتر لە هەردوو بوارەکە ئێمە لە بۆ نمونە هەم کۆنفۆ شاڵینەکانمان کە بەرنامەکانیان زۆر جار کە گۆڕیوە چکە بۆ پێی ستانداری جیهانی خۆیان ئەبدێتەکەنەوە سەر لە نوێ لەوە چێ ئەگەر کەم تا زۆرم لەوت بێ زیاد لە 1000 هەن ینی زیاد لە 1000 فێرخواز هەن و ئیتیمامیان پێدرێ وەکو جەنابەت فەرمووی الحەمدولیلا جموجوڵێکی باش هەیە بەڵام ترمەش سەرەتایە دوورترین ڕێگا بە یەکەم هەنگاو دەست پێەکە ماوەسا کۆچەر وەڵاهی نازانم ئەمە پرسیار بێ یا با بڵێم پێشنیار بێ
وەکو مەکتەبی کاروباری وەرزشی کۆمەڵی دادگەری مادام توانایەکی باشەیە تۆ ئێستا 35 ڕاهێنەدە لە بەردەسانی لەو 35 ڕاهێنە ڕەنگە دوانیان ئاسانتر بێن بەدەسەوە بۆچی تیمێک دروست ناکەن یعنی تیپێک نادیەک چوزانم بە پێی تواناوەکان هەر کۆمەڵی دادگەریشتی یانەیەکی وەرزشی هەبێت یعنی پێم وابێ یاریزانی باشیشمانێ ئەگەر پەریان پێ بدەن بتوانن لە پلانتانە هەیە ئەم بەرنامە وەڵای مەجارێ کوجنات فەرمووت ئێمە تیمی ڕاهێنەرەکەمان دروست کردووە ئەوە تیمەکە هەیە لە گروپێکا و چکۆ ئێمە لەگەڵ جنای ماسە خەسەریش عرضم کردووە چ تەرخ و پێشنیاری کێبێ بۆ ئێمە بیدەینەوە بە ئەوە ئێمە پێماوەتون جنای ماسەش کە لێرە حوزوری هەیە وتمانێ دوو مانگ سێ مانگجارێ راپۆرتمانەوێ یان راپۆرتی ڕاهێنەری هاتووی بۆ ئێرە دەست خۆش بە سەرتاش تومانە بە کۆی کاروباری وەرزشی شوێنەکانمان وتمان بە ڕێزێکمان بۆ بنێرە سبەی ڕۆژ ئیسفادەی لێ بکەیت مینێرە تەنها دەورەکە ببینە چکۆ ئەمە حەقەت ئەوە ناکرێت چکۆمە پێوتە ڕاهێنەری لە بەرێمە ئەو گروپەمان دروست کردووە ئەو گروپە متابعەیە بێ پشتیوان بەخوا بە کاروباری وەرزشی مەڵبەتەکان و تراجانان کارمەندیجا ئاگادار کتابی ڕسمیمان ناردووە بە 5 خاڵ ئەو 5 خاڵە تقریبا هەر کەسێ لەو بەڕێزان کە بەشدارە لەوێ لەگەڵ یانە کۆبنەوە ئەم خاڵیان لەگەڵا جێبەجێکەن بۆچی بۆ ئەم کەسە بتوانێت ئەدای ئیشی خۆی بکە ئەمە وەکو بەشی دووەمە جەنابەت فەرمووت ئێمە پشتیوان بەخوا وەکو لە ڕووی پشتەوە ئەوەی کە پێمان بکرێ لە ڕووی معنەویەوە پاڵپشتین بۆ ئەو نادیانە یعنی ئەو نادیانی کە حدەنی بکەن ئەوەی کە ئێمە ئەتوانین لای کولی فڵاو نفسە ئیلا وسعە ڕاستە ورزش لە کوردستانە وای لێ هاتووە فڵان نادی سەر بە فڵانە حیزبە فڵانە سەر بە فڵانە حیزبە بەڵام ئێمە ئەوەندەی کە مەبەستمانە ناڵێن نەبێت بەڵام لە ڕووی یاسایی عادەتەن نادی ئەوەیە کە گشتیە فێرگەوەیە کە گشتیە ئەو شوێنانی کە بە باگراوندێکی هەبێ شخصەکەن ئاساییە بەڵام ئەوێ کراوە بێ بەڕووی هەموو کەسەکە بۆیە ئێمە ژووکو خۆمان پاڵپشتی هەر نادیەک بووبین لە پێشتر و لە داهاتووشە ببین هەڵی بۆ بدەین ئەمانەوێ نادێ بێ گرنگەوەی لە ڕووی پەروەردەیەوە ئەداکی باشێ بێ لە ڕووی ڕاضیەوە ئەداکی باشێ بێ بەڵام بەڕووی هەموو کەسەکە کراوە بێ نەخۆشخانەکانی لات ێستا نەخۆشخانەلیەکان کۆمەڵی دادگای جێگەدەستی دیارە خۆشخانەیەکی هەلی کردێتەوە ڕەنگە بۆ هەموو چین و توێژەکان خزمەتی کردووە لە کۆتایی شاوشم نادیەکی شوێنەوە کۆمەڵێکی زۆر وەرسەوان بە پێ جیاوازی و ببنە هەڵگری پەروەردەیەکی جوانی ژیانی لەوێشەوە هەر جۆرێکە لە بانگاواز و داوا مامۆستا هەنگاوی کردداری بۆ ئەم پرۆژەیە ئێستا دەبینین هاوینە ڕەنگە فرسەتێک هەبێت کە منداڵان زۆر حەز بکەن دەست بکەن بە یاری یاخۆت ئەوانش کە مەجالێک هەبێت بۆ ئەوەی کە دەست بکەن بە یاریکردن و وەرزشکردن ئێوە هیچ هەنگاوێکتان ناوە کە جیابەجیا ئەو بەشداربوانی لەگەڵتانە بوون ڕاهێنان بە کەسانی تر بکەن لە شوێنەکاندا هەرچەند ئەزانم کە ئێوە شوێنێکی تایبەتان یا ڕەنگە هەلومەرجی ئەوتان جارێ بۆ نەگونجابێ ئێمە ئێستا کە هاتین کاکمەهدی پرسیاریەوەی کرد چکۆلەوەی لە پلانمانە بەرنامەکان داناوە بۆ دەوراتەکە خسمانە دوای دوو دەورە دەورەی ڕاهێنەکە تەواو الحەمدولیلا دەورەی تەحکیمیمان ماوە ناو بژێوانی ئێمە وەکو عەرزم کردی ئەمانەیە و کەسانە ینی دەوریان پێ ببینین دوای بچن سەرپەشتی دەورەکان بکەن چ وەکو ڕاهێنەری کە فیرقەیە بێگومان سا دەورەی تەحکیمیەکەمان ماوە ئەوەی شەڵا لەگەڵ بەڕێزانی اتحادیش قسەمان کردو ئاگادانەوەکو ڕۆ ڕسمیەکەی حتا لەگەڵ ئەو کاک دکتۆر بەڕێزش کاک دکتۆر هاوکار دیار بوو سەفەرێکی لە ڕێبوو بەرنامەمان ئینشاءڵڵا بەم زوانە یان احتیمال کرد دوای جەژن ئەوەی لەسەر بکەین ئینشاءڵڵا مامۆستا مەدی لەمە ڕووداوێکی وەرسی گەورەمان لە ڕێیە ئەویش با بڵێن یاریە جیهانیەکان مۆندیالی هەم نزیکیشە تۆزە لە خۆمانەوە و بابەتەکان گەرموگرن مەجلیسی ئێوەتر تۆزێک گەرموگوڕە بێ و سوالی زۆرتان لێکرێ و چاوەڕوانیشیکردنەوە و تەحلیلیەوەمانە لە ڕووی ڕاگەیاندنەوە مەسەڵەن ڕاهێنەرەکان بتوانن سۆسیال میدیا مەکتەب پشتان بگرێ بۆ کۆمەڵێک بابەت بۆی شرۆڤە بکەن ڕەنگە زۆر جار خەڵک پێی خۆش بێ کۆمەڵێک معلومات بزانێ یان گەرموگوڕێک هەیە ڕاهێنانان بەڕاستی تەنها هەر لە چوارچێوەی یاریگاکانە ئەبێ ڕێنمایی بدەن و قسە بکەن و با بڵێن ئیشانەیە لە دەرەوەی یاریگاکانش دیسانەوەیەوە هەر ڕوبەڕووی پرسیار و کۆمەڵێک شرۆڤە و شیکردنەوە دەبن بێگومان دەتوانین ڕاهێنەران ئەوەی کە بەشداری دەوریان کردبێ هەبێ بتوانن شرۆڤەشکەن ینی حەقەتەن یەکێکە لەو شتانە با بڵێن شیکردنەوەی یاری ینی خوێندنەوەیان بۆ یاریە تەمان لە کەسێکەوە بۆ کەسێک دەوانێ هەندێک شتێ لەسەر متابعەی خۆی بگۆڕێ بەڵام بەتەکی دەبێت بتوانێت با بڵێن قسەی هەبێ وتەی هەبێ شتی هەبێ لەسەر ئەو بابەتە بەتایبەت مۆندیالکە لە پێشە چکە تۆ یاساکانی تۆپی پێ خوێندووە ینی کۆمەڵە شتە خوێندووە کۆمەڵە شتەیە بە زانستیانە پێت گەشتووە ئەبێ بتوانی
ئەدایکی قسەی لەسەرکەی بابڵێن خوێندنەوەت بۆی هەبێ ێزمان ئەوێ بۆ شێوازە بێ وەک دەزانین وەرزش بە سوودە گرنگە بۆ ئیتر پیاو بێ ئافرەت بێ گرنگی تا بەوەداوە کە ئافرەتانیش پێ بگەێنن کۆمەڵێک وەرزش هەیە بەڕاستی بە سوودە ڕەنگە لە ڕوو تەندروستیەکەشەوە پێویست بکە ڕاهێنەری ئافرەت هەبێ کارتان لەسەرەوە کرۆ لە داهاتوودا ئافرەتانیش بتوانن ڕاهێنان بکەن بە بەشداربووانی تر بۆ ئەوەی کە پێگەیەکیان هەبێ و کار بکەن لەسەر یاریەکان وەرزش چۆن بەسوودە بۆ پیاوان یان ڕگەزی بەرامبەر بۆ ئافرەتانش بە هەمان شێوەز یان هیچ جیاوازیەک نییە بەڵام کەوتوتە سەر چی وەرزشێک بکەن چی وەرزشێک بۆ ئەم بەسووترە ئەمە یەک عفو ئەمە دوو یەک بڵێن بەزاوابیتی شەرعی خۆی چون مۆزوعی ڕاضە بۆ ئافرەتان تۆ بێ کۆمەڵە تایبەتمەندی بیپارێزی ئێمە وەکو مەکتەبی خۆمان وەکو مەکتەبی کاروباری وەرزشی بەڵکو لە کارنامەیشا هەیە نووسراوە بەو جۆریش کە هاتووە لەگەڵ مەکتەبی خوشکانی خۆمان لە کۆمەڵی دادگەری ئێمە بتوانین لەگەڵ ئەوانە هەماهنگ بین پلان و تەختیت و بەرنامەکە لای ئێمە بێ بە هەماهنگی ئەوان چۆن بتوانن لە کۆی ئۆرگانەکانە ئەو بابەتە داڕێژنەوە قسە باسێکمان نەبوو بەڵام شتە نەکەوتوتە قۆناغی عەمەلی کاتە ئەگەری هەیە لە داهاتوو نانە پشتیوان بەخۆ وەکو عەرزم کردی بە زاوابیتی شەرعی خۆی پێویستە ئافرەتانیش چۆن پیاوان وەرزشی خۆیانەکەن ئەوانی لە سنوون و بازنی خۆیانە وەرزش و ڕێزی خۆیان وەرزش هەن مامۆستا ڕەنگە هەم وەرزشیشە و فکریشن لە یاری با بڵێن شەترەنج مەسەڵەن کۆمەڵە یاری تر کەمانە ڕەنگە لە ڕەوانگەی بمانێ و نەمانەمە یاسایی ئەمە تەواو جێبەجێکار التیزامات ینی پیرۆزی ئیسلامی ڕەچاوی بنەما شەرعیەکانەکەین بۆ شانازیشەوە ئەمان ڕەنگە ئاسانترن مەجالی بۆ خانمان خوجاوتر بێیان کۆمەڵک هەتا یاری ڕەنگە تێنسیش تۆزێک ینی خۆشترە هەم حرەکەی تیایان کۆمەڵێک ئێستا هینمە هۆڵمان هەیە تایبەتە بە خانمانەمە شوێنەکە زۆر باش مامۆستا ڕەنگە کۆمەڵێک معلوماتی زیاتری لای مامۆستامەدی جاریزانی کورد لە هینی عێراقا بەشداریان کرد توانیان یەکەم بن پێنجی کوردی تیاوە باڵاپۆشیش بوون تیانەوە باڵاپۆش بوو بەس بەتەکی نازانم شارەکان کوێ بوون بەس هیچ خەڵکی سلێمانی تیا بووە ئەمە جوانە بەتەکید ئەوە شێ مینی داخرای خوان هەیە بەڵام حەقەجێ خۆی بوو ئەگەر لە هینی ڕاهێنەرانەکەشە دوو خوشکی تیاوە ئەوە ئینشاڵڵا بە تایبەت بۆ خۆیان هەوڵیان بۆ دەن ئینشاڵڵا زۆر باشە بێگومان ئینشاڵڵا ئەوەی جەنابی فەرمووی پرسیاری ئەفۆگە پرسیاریشم دەبێن بۆی ڕوونتر ئێمە بە خوشکانی بەڕێزەڵین بە گشتی پشتیوان بەخوا ئێمە وەکو مەکتەبی کاروباری وەرزشی ئەوەی پێمان بکرد درێغی ناکەین لەو سنوورەی کە باس کراوە بەڵام تااقەتوانێکی باش شێوێت لەم ڕۆکۆ جەنابتە فەرمی ئەگەر هۆڵێکی داخراو تایبەتمەندی خۆی وەکو بڵێ تاقی مادی خۆیەوێ ماگەر هۆڵە داخراوکەش نەبێ ئێمە زۆر لە بیناکان هەر هەن شوێنیان هەیە جێگایان هەیە ڕاضی خۆیان ئێمە بیرمان نەچێ ئێستا لە تەمەنێکە الحەمدولillah کۆنفۆ هەن ئێمە لە زۆربەی بنکەوتلقەکانە کە لە شارشارشکانە هەن ڕێژێکی باش ئەفرەتان هەیە لەوە چ کەسی نزیکی خۆمان هەبێ الحەمدولillah ئێستا پشتێنی سووری هەیە ئەمانەوە ئینشاڵڵا پەرۆدە بن بۆی بتوان جیلێکی باشتر پەرۆدەکەن هەر ڕەحمەتی لێبێ پشتێنی سوورەدەن بە خانمەکان لەو زیاتر چی هەیە پرتەقاڵیە قوربان هێشتا ماوێتی زۆری ماوە بێخەم بە ڕەشەکە بن بە پیاوەکان پێشوی پشتێنەکەیان بینێ بێ ئینسان ڕابێ کە چۆن مامەڵی پێوەکە بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا کۆچەر محەممەد بەرپرسی مەکتەبی وەرزشی کۆمەڵی دادگەری و زۆر بەڕێز مەهدی ئەحمەد بەشداربووی خۆی سپاسانەکەین مامۆستا بۆ کاتی ئێمەتان بەخشی وادارین لە داهاتوودا بەکاری باشترەوە بتان بینین دەستان خۆش بە سەرکەوتوب انشاءالله بەڵێ زیزان هەر لەو بابەتانی کە هەمانە بابەتێکمان ئامادەیە سەبارەت بەوەی ئەو کەسانەکەن کە بەداهێنانەکانیان جیهانیان گۆڕی پێکەوە بینەری ئەو بابەتە دەبێت چێ بوون جیهانیان بە داهێنان گۆڕی زۆرێک لە بێباوەڕان موسڵمانان بە دواکەوتوو نەزان دەزانن بە تایبەتی لە ڕووی داهێنانەوە بەڵام مێژوو پێمان دەڵێت موسڵمانان خاوەنی داهێنانی سەیر و سەمەرە بوون و گەر ئەوان نەبوونایە ئەوە ژیان بەم چەشنەی ئێستا نەدەبوو داهێنانی موسڵمانان کامانن یەکەم کەس کە بیرۆکەی کامێرا دروستکردنی داهێنا زانای موسڵمان ئیبن هەیسەم بوو هەروەها دەڵێ تەنەکان ڕووناکی دەردەخەن کاتێک سەیری تەنێکی دیکە دەکەیت یەکەم کەس کە بیرۆکەی فڕینی داهێنا عەباسی کوڕی فیرناز بوو هەرچەندە لە کاتی تاقیکردنەوە کە داشکستی هێنا کەوتە خوارەوە بەڵام دوای ئەوە زیاتر پەرە بە بیرۆکەکەی درا یەکەم کەس کە نەخشەی جیهانی کێشە ئەلیدریس بوو کە زۆر لە نەخشەی جیهانی ئێستاوە نزیک بوو
یەکەم کەس کە کاتژمێری دروست کرد موسڵمانێکی کورد بوو کە ناوی جەزیری بوو کە لە جەزیرەی بۆتان لەدایک بووە کە داهێنانەکەی لەسەر شێوەی فیل دروست کرد. یەکەم ئامێری پزیشکی کە دروست کرا موسڵمانێکی عەرەب بوو بە ناوی ئەبولقاسم الزەهراوی. دواتر چەندین ئامێری کە دروست کران و زیاتر بەرەو پێشچوونی بەخۆیەوە بینی. سەرجەم بڕگە و بابەتەکان جێی سوود و ڕەزامەندی ئێوە بێ و توانی بێتان بە لەشێکی ساخ و تەندروستەوە سێری بەرنامەکەتان کرد بێ. هیوادارین هەر شاد بن، ئاسوودە بن، خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ.